بیستگ مێژن لەو لادیانی لای دیوان دەرە کابرایەک بوو دائیمەن سەرخۆش بوو و مەشروبێ خوارد. ڕۆژێ خۆیشکەکەی بە بەرچاو خەڵک و یەخەی پێگرت بوو، ئەیوت تۆ ئابڕووی ئێمەت بردگە و ئەگەر ئیدامە بدەی بە مەشروب خواردن من ئیتر خۆیشکە تۆ نییەم. هێژن کابرا هەڵگەڕیاوە وتی دا توخوا ئەو دەرەجانەی نیاکتە بەسەرشانم و هەڵیگرە. قسەی خۆیشکەکە بێ مناسبەت بوو، چون ئەو برا لەو خۆیشکە هیچ ئینتفاعێکی نەکردبوو و تهدیدە ئەو خۆیشکە بەوەی کە من ئیتر خۆیشکە تۆ نیەم، ئەو کاورایە وادارە بە ئەم جواوە کردوتی ئەو دەرەجانی نیاکتە سەرشانم هەڵیگرۆ. وەکو شۆخی وەکو جۆک باوە ئێژن کابرایە لەکێک تووڕە بوو بەدەسە خوا، ڕووی کردە خوا وتی خودایە مدی بەندەی تونیم فکر وژت بکە، یعنی خوا منی تر بەندەی تۆ نیەم فکرێ بۆ خۆت بکە. سەبەبە ئەم دیڤەیتەیە ئەمشەو فارسی واتنی خوشتران باشد که سر دلبران گفته آید در حدیث دیگران. بزانە ئێمە کورد و قەومی ئتنیکی کریاگ بە دلیل نەبوون ساختار و دەسەڵاتە گشتی فاقد فرێک لە ئومور و تەمیزدان و تەشخیسین. بۆیە لەناو کۆمەلگایە ئێمە کە وای نەژێرە کۆرپۆرێشنەکان و داگیر کریاگین و ماهیەت و شناسمان گۆڕیاگە، تەنانەت کەسانێک کە کارە یەدی ناکەن، یعنی کارە مولد ناکەن، کارە ئابووری ناکەن کە تیا ئەرزشێکی ئاڵوگۆڕکردن، بەهایشی ئاڵوگۆڕکردن، بەهایشی بەرهەمهێنانی تیاوێت، ئەمجار ئەمانە لە کۆمەلگای ئێمە ئەکسەرەن حرفەیی نابن بە پیاوە ئەقڵ، پیاوە هونەر و پیاوە ئەدەبیات و پیاوە هەر شتێکی تر عیلم. بۆ چون ئەگەر کۆمەلگا بێت، ئەو جار ئەوەڵین کارێک کە ئەیکات ئەمەسە کە پیاوە هونەر، پیاوە عیلم، پیاوە زانست ئازاد ئەکا لە هەر فعالیەتێکی تر و ئیجازەی پێئەدات فقط ئەو فعالیەتە بکات. بۆ لەبەر ئەوەی کە تەمام بەسیرەتە کۆمەلگایەک لە ئەقڵە ئەمانەوە کۆبوو گەسۆ. ئەم کۆمەلگا بۆ ئەمانە ئەقڵ دروست ئەکات، کولتور دروست ئەکات. ئێوە بارهای بار بیسترتانە دەرەسەر ئەم فەرهەنگە تعریف نەکریاگە کاورا گۆرانی بێژە فرە شاکیە بەدەسە مەردمە کورد. ئێژێ سیدیەکانم ناسێنن، ئێژێ پوڵم بۆ خەرج ناکەن، ئێژێ ئەکۆنسەرتەکانم نایەن تا من بەرهەمە باشتر بەمە دەرەوە، تا من سیدیە باشتر بەمە دەرەوە. ناڕەحەتە بەوەی کە کازم ساهر تێ 500 دلار ئەدەی، گوگوش تێ 500 دلار ئەدەی، مەجیدە خەڕات هاتێت لە ئەقلیم و کوردستانە 500 دلار تا 1000 دلار ئەدەین. ئەمە بە کەسێکی تر نایدەن. بۆ چون لەگرا کالایەک بەرهەمتێت شەیء نییە، شەیء وارە نییە، شت نییە. یا ئەقڵە، یا بەرهەمێکی ئەقلیە، یا بەرهەمێکی کولتوری هونەریە. ئەمە بە هیچ پەیوانەیەک تۆ ناتوانی هەڵی سەنگێنی. قەیمەتە مبادلەیی یا قەیمەتە ئاڵوگۆڕکردنە ئەمە چەندێکە، چەندێ وەخت لەسەر ئەمەدان ریاگە، کاتدان ریاگە تا ئەمە بەرهەم بهێنێ. لەزا لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە کەس ئەقڵ ناسێنێت، لەم سەرزەمینە ئێمە کەس هونەر ناسێنێت. ئەوانەیشی کە تۆزی هەستە بە هونەر ئەکەن معمولاً فەقیرن. بۆ چون ئامادە نییە مەسەڵەن ئەگەر گۆرانی بێژە موزیسیەنە بڕواتە خەتەنە سووران و گەعەددە و زەماوەن و ئەوانە پوڵێکی پێ بدەن تا بتوانێت لە ڕێگەی بەندوبا و حەیتەرانکردن گۆرانی بێژێت.
کەواتە لەگرا داستانێک اتفاقەکەوێ وەختی ئێمە هاتین ئاخێزە کوردەوارە سربەخۆ هات ئێمە ڕوبەڕوو بووینەوە لەبەر بڕێک نەهات بڕێک کەسگەل بڕێ چت کە دروست کریاگەل لەگەڵ بڕێک نۆرم و هەنجار و بیرۆکە و ڕوانین بەتایبەتی لە فەزای کوردبازیە وەکو حیزب ساختە ڕەحبەریەتە ساختە بە شکڵە شتێک بەناوە پێشمەرگە بە هەبوونە ئەسڵحەیەک لە دەسی کە لەناو ئەم کەژووکێوە پەلامارە چواردانە پازگا و بنکە ئەدا و پێ ئێژی جاشکوژی ئەمە تەمامیەتە مبارزە و تەمامیەتە کوردبازی بوو تەبیعەتەن کەسێکیش سکی پێوە نەسووتیاگە کەسێکیش دەسی پێوە نەسووتیاگە کەسێکیش بابەتەمە قەرانی نادات لذا دەرک و دەریافتێک لەگرا مەوجود نەبوو تا کەسێ لەگرا سەر کیسە شلکا ئێستەوە بە دیارام دیبەیتانەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دانیشکن خۆ فلسێ نادەن ئەیدەن نایدەن ئەگەر ناوە من هاوارد زەین بوایە حتمما ئێوە مەجبور بوون بۆ لێکچرێکە دای ئەنێم 1000 پۆند 2000 پۆند بن تا من بێم بڕێ قسەتان بۆ بکەم بەڵام ئەوەی مفتوێ تۆ حەزی پێ ناکەی ئەوەی ومە مفت بێتە دەسە تۆ پێ دوایە شتە بەلاشێکە مهم نییە بەعزی ماواخە گاڵای دەمە ئەەکەی تۆ هەرچی لە دەمە تێتە دەر ئێژیتی بەڵام ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەمامیەتە بەسیرەت دانایی و تێگەیشتووی ئینسانە کوردە ئەوەی بە ئێوە بەرهەم ناهێنرێت وەکو هەموو جێگەیەکی دنیا ئێمە لەگرا بەرهەمیەهێنین ئێوە نە لە زانکۆکانتانە نە لە مفەکرینی معاشخۆری دانشگای سەڵاحەدین و دانشگای تاران و دانشگای بەغا و دانشگای ئەنکاراتانە یەک نەفەر پەیدا نەبوو دێڕێک بە زانایی ئێوە لە حەوزەیە ژیانە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریە کوردیتان ئیزافە بکە بەڵکو کاولتر و کاولتر و کاولترتانی کرد لەگرا مەسئلە سەر ئەمەسە تۆ وەختی سەمومەنێ و قیاسێ نادەیتە دەسە ئەم مەردمە کار ئێمەمانان سەخت دەوێت من ئێستا ئێشێ بۆ حەقانیەتە کەلامە خوام بۆ حەقانیەتە مبارزەیەکەکەم بۆ شکاندنە ئەو تەسویرە لە زەهنەتە تۆ فکر ئەکەی ئەدەیەک ئینسان کە چوونەسە قەندیل لەناوە ئەشکەوتادا ئەنیشن سەرما و سۆڵە لێیان ئەدات هەفتەیە جارێ حەمام بەخۆیان و ناوێنن 2 هەفتە جارێ بەخۆیان و ناوێنن بەمە ئێژن خەبات و شۆڕش چون تۆ سوورەتێکی تر لە شۆڕش ناناسی تۆ وایان پێت کردگە کە فقط بە ئیدراکاتە حیسیە بێواسطە بیوێنی بیژنەفی لەمسیکەی بزانی ئەمە ئەو شتەسە کە پێی ئێژن مبارزە نزا تۆش کوردێک بوێنیت کە شێوازی کوردیە شێوازی چۆن کوردیە دەسە سڕێ ئەوەسەتی و سەریا جامانەیە وەسێت و سەریا جووتێ پانتۆڵە کوردی ئەکاتە پێی هەرچی پانتر وێت و پشوێنەکەی پانتر وێ کوردترە بۆ چون دانایی لەم سەرزەمینە ئێمە شێوەیە تەمەرکوز یا شێوەیە کەڵەکەبوونێکی تیان نییە کە بگەڕێن و بەسیرەتگە لە کۆمەلگا بدۆزنەوە تا ئازادی بکەن کە کارێکی تر نەکا بزانە تۆ ئەگەر کەسێکت بەناوە جان ڕۆڵز هەست تۆ ئەگەر کەسێکت بەناوە میشل فۆکۆ هەست تۆ ئەگەر کەسێکت بەناوە فلانە کەس هەست لە ئوروپا و ئەمریکا ئەمانە ئەگەر لە مەراکزێک بەناوە مەراکزە ئەکادمیک خەریکن دەرس ئەدەن وەکایان فقط مەسە فکر بکەن و دەرس بدەن تئۆری ببافن داستان بێژن ئەمانە بهترین زندگی ئەوە نەڕێوە یعنی ژیانێکی لاکشەریان هەست سمینار و کۆڕ و کۆبوونەوە ئەگێڕن و ملیۆنها ئەدەن تو شەرەفتان چەند نەفەرتان حازرن دۆلارێ بەن بۆ سمینارێ چەند نەفەرتان حازرن کوڕەکانتان بهەنێرنە ئاکسفۆرد دەرس بخوێنێت تا بابەتە هەر ترمە دەرسدانێک تۆ 40,000 پۆند خەرجکەی 50,000 پۆند خەرجکەی چەند نەفەرتان خۆ ئەگەر ئێوە وان نیان دەینشانەدا تۆ ڕۆژ بە ڕۆژ کاولەوی
ئەوەی کە ئەقڵ بۆ تۆ بەرهەم ئەهێنێ داگیرکەرە تۆس. ئەو قسەی تۆ ئەیکەی قسەی تۆ نیە، قسەی دانشگای تارانە. دانشگای تاران نەهاد مؤسساتی و دەستگای حقیقەت سازی کێز دەوڵەتە ئێرانی. ئەی دانشگای بەغا هەنێ کێز دەوڵەتە عێراقی. ئەی دانشگای ئەنکارا هەنێ کێز دانشگای تورکی. و دەستگاه حقیقەتە تورکی لە ڕاستایە دەوڵەتە تورکی دروست ئەکا و هیچ سەمەرەیەک بە تۆ تەبیعەتەن نادا. ئەمان وەوت گەرەک بە ئیستا بێم ئیسباتە مەقولەیە بکەم بزانە ئیدەیەک تو لە کۆمەڵەیی، تو لە دموکراتی، تو لە پێکاکایی، تو لە پارتی و تو لە یەکێتی وەختی تۆ قسە ئەەکەی نییە لە سەتح ئەوانیە، نە لە سەتح ئەو لە سەتح ڕەحبەرەکانیشیانە، نەک لە سەتح ڕەحبەرەکانیان نییە، وا لە سەتح بەحسگەلە متعالی لە سەتح تئۆریگەرە عالیە لەگەڵ گەورەترین ئستراتژیستە کاورای گەڵبووگەنە نەفاهم و ئەزانێتە چون کڵاشینکۆفێکی ژەنگاوی و نەگر کەسە دەست و تەقە بکەی لە دوودانە قوتوو تۆ مبارزە نەکردەوە لێ و ئەحمەقە چوو لە سەناوە خیابان خۆی تەکانە و داگە مبارزەی کردەکە. ئێستا من گەرەکمە بە مەسادیقۆ بێمە بەرۆ بیدەمە دەمە ڕووداوەکانە ئیستا هەرێمە کوردستان، کۆنگرە پەنجیەکان، مدعیانە یەکێتی، کوردبازی، بیدەمە دەساوەی کە چێ ڕووداوی خەریکە ڕوو ئەدات و چه اتفاقێ خەریکە ئەکەفێ. ئەوانەی کە مدعین دەوڵەتە ئێرانی دەوڵەتێکی سەیاسی 2500 ساڵ دەوڵەتداری هەست، ئمڕۆ ئەوانەی کە بەناوە کوردبازی و لە ئەقلیم و کوردستان بە تایبەتی و ئەم جەدید و تەسیسانەی کوردبازیە کوردەوارە داگیرکریاگە لای ئێران وا فێرە کۆڕ و کۆبوونەوە و سمیران و دانیشتن و ئاو لە بەردەمە خۆدانیان و هەر 4 نەفەر و دانەیە میکرۆفۆن دانیان و قیافە فرۆشتن بە خەڵکی. ئێستا بۆ ئێوە دەرئەکەفێ کە هیچ کام لەمانە دارای هیچ داناییەک نەبوون، بۆیە نابود بوون. ئاغای حەسەن عەباسی بە گفتەی خۆیان یەکێ لە ئستراتیژیستەکانە دەوڵەت یەهودە کۆرپۆرێتی ئێرانیە. سپاهی بووگە، پاسدار بووگە، یەکێتیەکان خاس ئەیناسن لە عەمەلیاتە کەرکووکە بووگە. ئێستا بووگە سو ئستراتیژیست و ئستراتیژیدا ئەنێت بۆ سپاهە پاسداران و دەوڵەتە ئێرانی. 11 مانگە پێش دوای شکستێک کە ئێمە بە ئینقلابە دەسە شاراوە لە ژێرە ناوە سەپاهە پاسداران بە ناوە ئینقلابە ژینا کە شکستمان پێیاورد، 11 مانگە پێش حەسەن عەباسی سخنڕانیەکی کردگە. من ئەم سخنڕانی حەسەن عەباسی بۆ ئێوە تەحلیلەکەم. بەناوە جەلسەیە 976 دکترین دموکراسی ئەمریکایی حفظ نظام سڵتە. 11 مانگە پێش 3300 کەس دیگەسی ولی یوتیوبە هەرکە گەلێکی بڕوا بوێنێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ زیاتر لە 7 ساڵە خەریکی هۆنینەوەی مەتن باتڵکردن تلسمەکان و جادووەکانە دەوڵەتە ئێران، شکست پێهێنانە پرۆژەگەلێ ملیارد دۆلاریە دەوڵەتە ئێرانی و شکاندن هەیمنەیە پوشاڕیە دەوڵەتە ئێرانی بە دەست و دەسەڵۆکەکانی وەکو کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی و پەکەکە و ئەوانە بووکە، وەکو فعالینە جامعەی مەدەنی و وەکو هەیکەلکەرە بەرساختەی معتەمدین و مەشهورین و مەشاهیرە کورد. حەسەن عەباسی لە 10 دقیقەی ئەووەڵە جەریانە نوکتەیە بەحسەکە. و تا من یەواش فێرتان کەم هێنری کیسنجەر بوون یعنی چی؟ ئەگەر یاران ئاخێزە کوردەوارە سەر بە خۆ تێنێژن ئاخرین شۆڕشە دلیلی ئەوەسە ئەوان ئەفەهمن تۆ نافەهمی. بۆ چون ئەسن کارە تۆ نییە بفەهمی. ئێمەیە کورد بۆ کاولین چون ئێمەیە کورد سەرانمان نەما، پیای گەورەمان نەما، دەسەڵاتە گشتیمان نەما تا ئەو تەشخیص بات
کە لەکوێ ئێشێ بۆ هەنەر خەرج بکرێ لەکوێ بەکێ ئێژن عالم کێ علم تەولید ئەکاوە بەرهەم ئەهێنێ کە علمە کوردیەوە بە کەڵکە کوردێت. ئۆکێ با گوێ بین بە حەسەنە عەباسی فارسی قسەکە من تەرجمەی ئەکەمەوە بە جافی. ئەمە ئاغای حەسەنە عەباسیە ئەندیشکدەی یەقین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم به نستعين إنه خير ناصر و معين. در مسئله حفظ نظام ساختاری که جلسه گذشته اشاره کردم خب در مسئله حفظ نظام پاراستن نظام دولت پاراستن دولت هێشتنەوەی دەوڵەت خەریکە باسی هێشتنەوەی دەوڵەت ئەکا چۆن دەوڵەت ئەمێنێتەوە. ئەمە مهمە کە سەرەتا دەست پێیەکات. ئەمە مهمە. ئەمە حەسەنە عەباسی ئێژێتیها تئۆریسیەنە سەپاها پاسداران و سەپاها قودس ئێژێتیها لەو ئێرانیە زۆڵانەی وا ئێوە فکرەکەن فرە زۆڵە ئێژێتیها 11 مانگە پێش دوای ئەوەی کە من شکستیان پێدەم لە پرۆژەیە انقلاب دەستە شاراوە. با ئەدامە بات. نظام در اسلوب سیاست یک رکن محسوب میشه. هر نظام سیاسی خب بەردەوام کردنە دەسەڵات لە علوم سیاسیە جزء ئەرکانە ڕۆکنە ئەسڵیە. خب بە ئەمتانە بۆ تعریف کەمەوە هێشتنەوەی دەسەڵات هێشتنەوەی حکوومەت ستونێک لە فەلسفەی سیاسیە. ئۆکێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ 7 ساڵە پێش بە ئێوە وتی ماکیاوێلی تەحوڵێکی لە دنیای غەرب دروست کرد. ماکیاوێلی یەکەمین باوکە فەلسفەی سیاسی جەدیدە ئێژێت دەسەڵاتە سیاسی نەبۆ ڕزگارکردنە ئینسانەکان لەم دنیا و ئەو دنیا هاتگە. دەسەڵاتە سیاسی هاتکە دەسەڵات بگرێت بیهێڵێتەوە بەردەوامی کات و ئەبەدی کات. خب ئەمە یعنی چی؟ یعنی ئەمەی کە ئێمە مانان ئەگەر فکرەکەین دەوڵەت باوکە ملەتە. من پوڵە پاکەتێ سیگار نێ لە گیرفانمە هەستەکەم عەلیە خامنەی ئیستا ئەڕۆخێ چوو من برسیمە ناڕازیم لە عەلیە خامنەی پوڵێ پاکەتێ سیگار نێ لە گیرفانمانە. وەکو ئەو مامۆستایی وا لە حکوومەتە ئیقلیما پێی وایە مەعاشی نەگر کە تێتە دەرەوە خۆی تەکانەدات. فکرەکە حکوومەتە هەرێم بۆی مهمە. حکوومەتە هەرێم هاتکە بە ئەو مەعاش بدات. فکرەکە بۆ ئەو مهمە کە ئەو کارەبای نییە. دوێکە باڤڵە تاڵەبانی لە دەستگاهە میریە وتی لە 91ەوە ئێمە خۆمانین و کارەبامان نییە. کابرا وتی ژن هەر کە شێتە بێ ئەیبەن بۆ لای شێخ دێ ئەگەر شێخ شێت بوێکی باڤڵ تێ نەگەی زاهرن تێ نەگەی. خب ئەم وەحمە چییە مەردمە ئێمە گرت کێسی سەبارەت بە دەسەڵات باوکە. دەسەڵات ئەگەر تۆ ناڕازی بی لە خۆیەوە هەڵەتەکێ دەسەڵات هاتکە عەداڵەت بێرێ دەسەڵات هاتکە یەکسانی بێرێ دەسەڵات هاتکە خۆشگوزەرانی بێرێ. جدەن پەیمانە حەیدەری وتی ئاوای گیان هەواسە بوێت دەسەڵات نەهاتکەوە تۆ خزمەت بکە دەسەڵات هاتکە خۆی بێڵێتەوە. دەسەڵاتی گرتگە خۆی تێڵێتەوە و خۆی ئەبەدی ئەکا خۆی تێڵێتەوە و خۆی ئەبەدی ئەکا خۆی هەتایی ئەکا خۆی هەمیشەیی ئەکا. ئۆکەی ئێستام ئاغای حەسەن عەباسی خەریکە بە تۆ ئێژێت یەکێک لە ستونەکانە علمە سیاسەت بەردەچۆنیەتیە بەردەوامکردن و ئەبەدیکردنە دەسەڵات. تاگراگرتان خب ئەمە دەرسە ئەوڵ وا من لە 7 ساڵە پێش و خەریکم دەرستانەدەم. و نظام اجتماعی حفظش یک قواعد و ترتیبات و آدابی داره که باید لحاظ کرد. خب
بردوام كردن وأبدي كردن دەسەڵات سڵتەی سیاسی وسڵتەی کۆمەڵایەتی یەکسری قەواعد و قوانینی هەست کە ئێشەی ڕعایەت بکرێ و بەردەوام بکرێ. اوکی؟ وایسە تێزە سەر ئەمە. این درس جاش در ساختارهای سیاسی ما خالیه و همونطوری که مستحضرید صرفا تاکید ئەم دەرسە لە نێو بنیانگەل سیاسی ئێمە جێگەی خاڵیە، بۆشە نییە چۆن دەسەڵات بپارێزین و هەتایی کەین لە فەلسفەی سیاسی لە زانکۆکانە ئێرانە نییە. بۆیە ئەحمەقەکانە دانشگای ئێران نایزانن چون نییە. کنیم به جمله‌ای که امام فرموده که حفظ نظام از اوجب واجبات، از نماز واجبتره و از حفظ جان یک نفر که ولو آن یک نفر وجود نازنین حضرت در پرده غیبت باشه هم واجبتره. خب ئێمە چون تئۆریمان نییە، تەبیینمان نییە، ئەگەڕێنەوە سەر قسەی حەزرەتە ئیمام خومەینی کە ئێژێت ئەمە حەسەن عەباسی ئێژێتی دەنگم نەوەڕنها بێژن پەیمان حەیدەری وتی حەزرەتە ئیمام خومەینی وتی پاراستنە دەسەڵات ئەز ئەوجەبە واجباتە، هێشتنەوەی دەسەڵات، هێشتنەوەی نظامە جمهوری ئیسلامی ئێران ئەوجەبە واجباتە، حتا ئەگەر بۆ هێشتنەوەی نظامە جمهوری ئیسلامی ئێران یا دەوڵەتە ئێران ئیمامی زەمانیش بینە کوشت، حتا ئەگەر ئیمامی زەمان بینە کوشت. تۆ ئەگەر لەمە تێگەیویت ئەوجا ئەفەهمی جمێنەوە عەلیە خامنەئیدان مادام مانەوەی دەسەڵاتە ئێرانی وا لە پشتا هیچ ئیرادێکی نییە، مادام ڕەوابەتە جنسی مەسکردن ناوە خیابان حتا بینەقاقا کۆکاین لە خۆدان هیچ مشکڵێکی نییە مادام دەسەڵات هەمیشەگی ئەوێتەوە. پس لەگرا ڕوکنە ڕەکینە سیاست بەردەوامکردنەوەی دەسەڵات. اوکی؟ ئێستا واغا ئێژێت ئێمە تەبیینە نەزەریمان نییە. من ئەمە 7 ساڵە پێش وتکەم، من 7 ساڵە پێش وتکمە کە دەوڵەتە ئێرانی تەبیینە نەزەری مۆدێڕنی نییە. من دەستم یاگەسەزەری 11 مانگە پێش دوای شکستە بەرنامەی مەحسا ئاغای حەسەنە عەباسی سپاهی دوای ئەوەی کە بەدەست من شکست ئەخۆن و یارانە ئاخیز و ئاخیزیان شکست ئەخۆن تێت ئەم سمینارە بەرگوزارەکات و ئێژێت ئێمە پاراستنە دەسەڵات و بەردەوامکردنە دەسەڵاتمان دەستگاهە فکریمان بۆی نییە، دەستگاهە تئۆریکمان بۆی نییە و نێسمان. ئەمێنێتەوە قسەکەی خومەینی حفظ نظام ئەوجەبە واجباتە، تەکلیف دروزەکاویش لە کەسێک کە معتەقد بێ بە نظام. و بۆ خاتری ئەمە ئیمام زەمانیش ئەگەر بمرێت ئێمە نظام تێڵینەوە. خب ئەمە یعنی چی؟ ادامەدەین. در حد همین ایجاد تعهد و تکلیف میکنه، اما به هر جهت آنچه امام میفرماد و آنچه ولی میفرماد باید تبیین بشه در قالب سازوکارهای علمی. درسته ئەمە بۆ عیدەیەک تەعینە تەکلیف تێری، وەلی ئانچێ کە ئیمام ئێژێتی، ئانچێ کە وەلی فەقیه ئێژێتی ئێشێت تەبیین بکرێ لە سازوکارەکانی علمی و زانستی. بزانم دەوڵەتە نێرەکەرە ئێرانی بە ئیزعان ئێوە زلحیزەکەی منتەقە و جەلالە تاڵەبانی ئێوە 2500 ساڵە دیوان سالاریان هەست بە تەسیسە دانشگاهە تارانۆ بە هەبوونە 2900 زانکۆ بە هەبوونە لە داریوش شایگانۆ تا بزرگە عەلەوی، لە بزرگە عەلەوی تا سادق حمایەت هدایەت بوەخشن. دەسام خەسوتم حمایەت تا ئەم ڕێز و درشتە عەبدولمالکی و عەبدولکەریمی و سادق زیبا کەلامیە، تا کەدیوەر و سازگارا و تا ئەم توفاڵانی ناوی BBC و ئیران ئینتەرنەشناڵە هەنووزکە هەنووزە تئۆریزەیە ئێرانە مۆدەرنیان نەکردگە بە جەوادە تەباتە بەیانە نەیانتوانیگە. منە پەیمانە حەیدەری و ئێوە هیچ دەرەجەیەکتانی یاگەسە سەر شانم تەمامیەت دانایی ئەم سەرزەمینمەدا بەگژیان
وبيان مود إيرانيته وتبين نزلين كرياقا خب ستين سري بو مهمة تو چون أفهمي كام اتفاقا كفتقا چون أفهمي نقطة ضعف دولة إيران وهذا كيا تو لكيا أفهمي أي بو قشت مدعية رهبر وكل الزلو معتمد ودكتور فلاني ودكتور بيساني ورهبر كانت بو حج كزني فهمي نقطة ضعف دولة إيران وهذا كيا تين سلامة اصرار دارن به این که این موارد رو به خوبی تئوریزه کنن. اونا در مسئله حفظ نظام ادبیات زیادی تولید کردن و در مسئله حفظ نظام به مرحله سینمای حفظ نظام رسیدن. در سینمای حفظ نظام این ابعاد رو به خوبی دیدند. اروپاییەکان هەم تئۆریزیان کردووە هەم ئەدەبیاتێکی یەکجار گەورەیان بۆ بەردەوامکردنەوەی دەسەڵات دروست کردگەن هەم لە حەوزەی سینەمایشا چوونەتە ناوە سینەمای پاراستنە دەسەڵات و بەردەوامکردنە دەسەڵات و ئەبەدیکردنە دەسەڵات لەسەر ماجەراکەی فلستین و ئۆکتۆبر ئیسرائیل دوایین ئۆکتۆبر من نووسینێکم نووساگە هاتم وتم ئەم چەشنەکارە کە کریا ئەم چەشنەکارە لە ڕاستای کارە ئینقلابیە ئێمەس و ئەمە حیمەنەی دەوڵەت میلەت و حیمەنەی دەوڵەتە ئەبەدیە شکەست ناپەزیرە خوداوەندی شکاند و بۆیە نظامە سوڵتە نەیگەرەکە ئەم تەسویرە تەکسیر بوێت وەکو ئەوەی کە نەیگەرەکە ئێمە تەکسیر بووین وەکو ئەوەی کە مەتنە ئێمە ناوێ کەس بیبیسێت ناوێ بە بەرنەغدە کەسکەوێت نا ئەسڵن ناوێ ئەوە اتفاقە بکەفێ بۆ چون ئێمە خەیلی خەتەرناکین ئیسە دەریەخەم خەتەرناکیەکە وا لەکوێ انگلیسی‌ها الان 70 ساله که یک ملکه دارند. ظاهرش اینه که این ملکه مقامش تشریفاتیه، اما همه میدونن که این نخ تسبیه که اگر ببره و ئینگلیسیەکان 70 ساڵە شاژنێکیان هەست لە زاهر و واسە کە ئەم مقامە شاژنیە مەلەکە ئەلیزابێت بەڕەحمەت بێت بۆ فرێک لە ئێوەمانان بەتایبەت سەرۆک پاوڵتان ئەگریا بۆی و تەسلیتی هەنارد لەگەڵ سەرۆک نێچیرتان ئێژن مەقامێکی تەشریفاتیە وەکو ڕیاسەت جمهوری عێراق بەڵام لە ڕاستیە وەکو بەنی تەزویح واسە بوەڕێت تەمامە دانەکانە تەزویح پاشێت بریتانیا هیچێک نییە ئللا هەیکەلە پادشا توزیح دایسە نباشه شیرازه کل امپراتوری قبلی بریتانیا و کشورهای مشترک المنافعش میپاشه. در کانادا نخست وزیری که انتخاب میشه باید بیاد حکمش به تنفیذ ملکه انگلیس برسه. در استرالیا نخست وزیر وقتی انتخاب میشه باید حکمش به تنفیذ ملکه انگلیس برسه. در نیوزیلند همینطور. 15 کشور مشترک المنافع دارن مثل هند، پاکستان، بعضی از کشورهای آفریقایی مثل آفریقای جنوبی، بعضی کشورها در آمریکای لاتین. اینا بخشی از ساخت سیاسیشون به ملکه انگلیس مربوطه. مردم در انگلیس ملکه رو نقد میکنن اما میدونن اگر این جایگاه در کاخ باکینگهام نباشه شیرازه کشور بریتانیا خەڵک لە بریتانیا مەلەکەی بریتانیا ڕخنەی لێ ئەگرێت بەڵام ئەزان لەگەڵ مەلەکەی بریتانیا نەبێت و کاخە باکینگهام نەوێت شیرازەی بریتانیا لێک ئەپاشرێت خەریکەوەیژێت میپاشه و انگلند و اسکاتلند و ولز و ایرلند متلاشی میشه و خب این یک نکته مهمیه. ما نتونستیم اینو در جامعهمون بعد از گذشت 43-4 سال از انقلاب تئوریزه کنیم. نتونستیم ئێمە دوای 43 ساڵ لە تێپەڕبوونی ئینقلابی 57 نەمانتوانیوە تئۆریزە بکەین کە لە بینچوونە ئێمە یعنی لە بینچوونە ئێران بۆیە ئەوجە بە واجبات مانەوەیە دەسەڵاتە تئۆریزەنەوەگە ئای حەسەن عەباسی ملیاردها دۆلار سەروەتتان هاوەرد ئەم گشتە کە لە زلە بۆگەنە ئێرانیە شاعرە مستەراوڕوویەکتانە هەست چۆن تەبیینە نەزەریتان نەکردگە چۆن نەتانتوانی تئۆریزەیکەن
ئێستا من تێمە سەرە ئەوەی کە ئێوە مشکڵتان وانەکوێ و من چۆن تەشخیصمدا ئێوە نەتانزانیگە تێوریزێکن. ئەمەی حەسەن عەباسی پێی ئێژێ تێوریزەکردنن بەردەوامکردن نظام. من ناوم نییە فازە سێوەمە دەوڵەتە ئێرانی. ئەمەی کە ئەم ئێژێ تێوریزەکردنێ مانەوەیە دەسەڵات، من ناوم نییە دەسەڵاتە ئەبەدی ئیلاهیاتیە دەوڵەتە ئێرانی. دووقەرانی کەوت ئیسە فەهمید تەکەکیا تەرەفی، ئیسە فەهمید ئەوانەی سەپاهە پاسداران دائەنیشن، ئەوانەی ئەمریکایی دائەنیشن نەزان تەکەکیا تەرەفن. قبل زەمەی کە ئەمانە دەم بکەنەوە من مەرحەلەیم کرد، وتم دەوڵەتە ئێرانی بە دوو دەورانا تێپەڕیگە. من هاتم وتم دەورانە دووەم دەورانە ساختە بوو و ئینقلاب نەبوو، پەرەدایم شیفت بوو. هەر وەکو ئەوەی کە دەورانە سەوەم زەرورەت دەوڵەتە ئێرانی، یعنی هێشتنەوەیە دەسەڵات دەوڵەتە ئێرانی تا ئەبەد، ئەوەی کە ئەمەی سێژێتی تێوریزە نەکریاگە. من هاتم وتم دەوڵەتە ئەبەدیە ئێرانی ممکن ناوێ بۆیان مەگەر لە شکل و شێوەی نیشاندانە ئینقلابێکی مەردمی کە مەردمێکی نەبووگە ئێرانی ئیمڕۆ بە دروستکردنە سەر بۆیان تەئید بکەن حکوومەتە دەوڵەتە قانون. بۆیە شۆرای گوزارە بە دموکراسیان بۆ دروست کرد، بۆیە بەرەندازانیان بۆ دروست کرد، بۆیە وەکو قارچک لە ئوروپا سەریان دا دەرەوە، بۆیە کۆمەڵە و دموکرات وەکو بولبول ئەیان جریواند. خۆ داستان چ بوو؟ پەیمانە حەیدەری هات وتی داستان انقلاب مەشروطە نەمایشێکی مضحکە کۆپی بەرداری شدە لە انقلاب 1905 رووسی است. ئۆکەی؟ ئەمانە گەرەکیانە چون هیچ وەخت نەیانتوانیگە ملەتە ئێران دروستکەن، هیچ وەخت نەیانتوانیگە، و ئەوەی کە پێی ئێژن دەوڵەت بەرامەدە لە ئێرادەیە هیچ ملەتێ بەناوە ملەتە ئێران نییە، بەڵکو مشتی کارگەر و کارمەندە نظامە سوڵتەیە جەهانی لە بازارێک بەناوە ئێران و بازارە ئینحسارێکن بەناوە ئێران، در نتیجە هیچ وەخت توانە دەوڵەت سازی و ملت سازیان نەوگە. ئەمە من وتم ئەمانە فقط بە یەک شێوە ئەتوانن ئیدعا بکەن لە عەسرە معاسرە بە هەبوون دووربین، کامێرا، ڕسانە و دەستکاریکردن زەهن سوورەتە ئەبەدی لە دەوڵەتە ئێرانی دروستکەن. یعنی چی؟ یعنی شتێ ئەمێژیتی تئۆریزە نەوگە. کەی هات کە ئێژێ تئۆریزە نەوگە؟ دوای ئەوەی کە من شکست بە پرۆژەکەیان تێرم. پرۆژە چ بوو؟ ئێستا ملەتە ئێران کێس یەک مشت 85 ملیۆن ئینسانیان فڕەداگەسە ناوە ئەم شارانە، وەیلان وەیلانێ چێنە مردمە. ئەم مردمە هیچ کەسێ نیەن بێجگە لە هەڵسوڕاوانی ژینگە پارێزی ئەنجومەنە چیای مەریوان. سەر ئەم مردمە کێس هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنی نەورۆزانە گیرە قن هەڵتەکێنە لە شارە سنە کە موختارە زارعی، خاڵ سۆهراب، ئیجلالە قەوامی، هادیە زیائالدینی، قوتبالدینە سادقی. کێ ئەمانە دروست ئەکا؟ دەوڵەتە ئێران. ئۆکەی، دەوڵەتە ئێران هات نەمایشێکی لە ژێڵەژیاکیدا تا بێژێت ئێعترازات مەردمی مەوجودە و ئەڕوات بەرەو کڵەپسکردن دەسەڵاتە جمهوری ئیسلامی. یارۆ هاتووتی ئێران فروپاشی ئەوێ وەکو شەورەوی. یارۆ هاتووتی ئێران خەریکە ئەتەقێتۆ لەبارە ئابووری. یارۆ هاتووتی دایان لە هەواپەیمای ئوکرانی برا ڕۆبڕە ڕووی ڕانەکەوێتە خوارەوە. ئێمە هاتوین توان گشتی کارە سەپاهە پاسدارانە. ناگەهان عەبەی موحتەدی و خالدە عەزیزی و ناگەهان پەکەکە و ناگەهان شعار زەن زندگی ئازادی، ژن ژیان ئازادیە پەکەکە بووە مەحوەرە مەیدان. تەڕاتێنیان کرد لەم ئێران ئینتەرنەشناڵە و دانەیە ژن کوژیاگیان گیر هاوت بەناو حامدە ئیسماعیلیۆن. ئیستە تۆ بە کێ ئێژی ئاهادە ملەتە ئێران؟ تەبیعەتەن بە کەنیشکێک وا فیلم ڕابطەیە جنسی دریاگەسە دەرەوە بەناو زەهرا ئەمیر ئیبراهیمی. بە هونەر پیشەیەک وا مەمکەکانی ڕوت و ئەکاتۆ لە ناو سینەما.
بە کەسێک کە سلبریتیە فوتباڵە و شەق لە تۆپەدا، بە کەسێک کە بازیگەرە سینەماس بەناوە حەمیدە نازانم کێ، ئەمانە دەست ئەنە دەستی یەکتری ئەوونە کێ کوردباز و قەومباز و لڕباز و بەلوچباز و مەلای کەفتارە وەکو مەولانا عەبدولحەمید و عەبەی موحتەدی و کوڕە پالەوی و لەشفرۆشە تەلەڤیزیۆنی و فیلمە سەکسڕ لەو ڕەفتە گشتیان تێن تەکە شەریعەت مەداری و ئەوانە تێن مهری ئەکەن بەناوە شۆرای گوزارە بۆ دموکراسی یا مەشهورە مەحسا یا فڵان یابیسان. چه اتفاقێکە کەفێ ژن خواهڵی ناگرێ، منوتم خواهڵی ناگرێ انقلابە مەردمە وەکو 57. ئیستە با بڕۆین لەگەڵ یەکتریا کۆتا بین جێنشینێ بۆ عەلی خامنەئی دابنین ئێران بکەینە ئێرانێکی سکولاری دموکراتیک. چه اتفاقێکە کەوت دەوڵەتە ئێران کە هیچ وەخت ملەتە ئێرانی نەوگە ناگەهان ئەوە ساحێوە ملەتە ئێران مشتێ بەڵبەختە خەڵەتیاگە مستەئسەل بەناوە مەردمە نامەوجود دوای ئەوەی کە 5-6 لە خیابانە کوژیاون و ساچمە دریاو لە دەرەقنیان و چاویان کرد بوو ئەیان و ئەنقلابمان کردە جدەن تو چیتە نای خیاوانەکانی سنت چیت کرد باوانەکەم ساچمە دای لە چاو ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ هاوتی فەتح مؤسساتکەن مادامە ڕۆنە خیابان دەوڵەتە ئێرانی من لە تۆی جدی ئەەکەمەوە تو نەمایشە ئینقلاب ئەدەی من ئەیکەمە ئینقلابە واقعی خەڵکە مەهاباد بەگوێی مچەی هیجری و عەبەی موحتەدیان نەکرد هاتنە دەرەوە بەگوێی ئێمەیان کرد بەهزیستی و کۆمیتەی ئیمداد و فەرمانداری و تەمامە مؤسساتە دەوڵەتە ئێرانی لە مەهاباد گیریە لە شنۆ گیریە لە کامێران گیریە لە جوانڕۆ گیریە دەوڵەتە ئێرانی زیقی کرد وتی ئەمە واقعاً ئەوێتە ئینقلابە واقعی لە نەمایش دەرسێ دەوڵەتە ئێرانی نەیتوانی بدونە تئۆری بە نەمایش و شانۆگەری وەکو 57 ئینقلابی بکاتە پاچەی مەردمێک بێت مۆریکا و عەبەی موحتەدی و مچەی هیجری و جندە و وەرزا پەهلەوی و بێژە تەبریکتان پێژین یا ڕەبی لێمان مبارەک وێت ئینقلابمان کرد خەڵکە پیرۆزە ئینقلابی ئێران پێمانە حەیدەری ژادێ و دادەگیان مەجوورێ تۆ بێجگەلەوەی کە لە چەکەکە فڕەداگە و درزی مەم کە خسکەسە دەرەوە کاکەگیان تۆ بێجگەلەوەی کە مەشروب و خواردگە و هەڵە خسکەسە و چی کردگە لە بەرامبەرە عەلیە خامنەی یا عەلی خامنەی بڕۆخێ پەیمانە حەیدەری و یارانە ئاخێز و ئاخێزیانە کوردان بەڵی بەریان گرت بەمەی کە ئەمانە بێتە ئۆریزەکردنە دەوڵەتە ئەبەدیە ئێرانی بڕۆنە قۆناغە دەوڵەتە ئەبەدیە ئێرانی هەر من بووم وتم دەوڵەتە ئەبەدیە ئێرانی ئەوەی کە پێشی حەفزە نظام تئۆریزەکردنە حەفزە نظام بریتیە لە دەوڵەتە قانونە ئێرانی بە مؤسساتە ئیلاهیاتی کە ئیتر ناتوانانی بەرامبەری ئینقلاب بکەی و ڕاپەڕینکەی تەواو ئیتر لە بین ناچێ ئەبەدی و ئەوێتە وەکو دەوڵەتە فەڕەنسا ئەبەدی ئەوێتە وەکو دەوڵەتە ئینگلیز ئەبەدی ئەوێتە وەکو دەوڵەتە ئەمریکا ئەمە من وتم نە لە 7 ساڵە پێشەوە وتم پاشنەی ئاشی لە دەوڵەتە ئێران ئەمەسە کە ئەمە ئەوەڵم دەوڵەت نییە دوومن ملەتی دروست نەکردگە سێومن توانە ملەت سازی نەوگە چوارمن ئەنچێ کە بە عنوانە تاریخ زیستەی مبارزاتی مەردم بەحسیەکەن تاریخ جەعلکریاگە بەرساختەز 57 ئینقلاب نەوگە ئەمەوتم دەوڵەتە ئێرانی وا لە وەزعیەتە ناچاریە عەلیە خامنەئی ئەمرێت و شیرازی دەوڵەتە ئێران لە یەک ئەپاشرێت ئەمە من وتم دەرنەتیجە ئەمانە وە پەلەپەل ئێشێ لە زەمانە عەلیە خامنەئی بێن جێگەنشینە بۆ عەلیە خامنەئی دابنێن ئەمما ئەو شەرتەی ئێشێ بووە کە دەوڵەتە ئێران ئەبەدی وکاتەوە یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئەمە پێی ئێژێت تەداوەمە سوڵتە ئیتر تۆ نەترسی کەسێ بۆ ڕۆخێنێ چون ناڕۆخیت ئۆکەی سەبابڕێ قسەکانی گوێبین من تێمە سەر ئەو مەسادیقە تا تۆ بفەهمی تەشخیصە ئەمەدان 500 ساڵی پێ ئەچوو بۆ ئێوەمانان تا بیفەهمن مفتاتە بەردەستانە یەک نەفەری خۆم و یاران دەوڵەتە ئەمریکا دەوڵەتە ئێرانمان شکست پێدا حیزب بێشەرەفەکانە ئێوەمان شکست پێدا ئێوەمانانمان شکست پێداوا بوون بە هەوێنە دەوڵەتە ئێرانی
منزورم طرفداران حزبیه بە هاوکاریە خەڵکێک کە فەرمانی لە زانایی کوردی ئەگرت و قدرتی انقلابی نیشاندا. ئیستەچی ئەم قسانە ئەمە ئاغا ئەیکا سەنەدیەتی هەست بۆتان ئاخر کاورای گەڵبۆگەنە دیموکراتی و پەکەکەی و خوێڕی و پارتی و یەکێتی کاورای خوێڕی توو لە عمرە نەزانی کە دوژمن چییە دەسەڵات چییە بەچی ئێژن قودرەت لە توو لە عمرە نەزانی ئەتوانی تەشخیص بەی کە کێ چۆن باشە و کێ چۆن جاشە تۆ ئەتوانی تەشخیص بەی نقطە زوعفە حاکمیەتە ئێران وا لەکوێی تۆ توانی تەشخیص بەی وەڵا تۆ بڕۆی درزی مەمکەکانە خەیتە دەر و قژەکانە بەیتە بە عەلی خامنەی شەوخەوی پیا ناکەوێ ئەڕۆخێ جدەن واقعا ضرورتش رو مشخص کنیم برای خواص و برای علاقه‌مندان به انقلاب به الگو و مدل برسونیم که چجوری باید از نظام دفاع کرد، نظام چجوری باید حفظ بشه که اگر حفظ شد امام میفرمود اسلام حفظ میشه و الا نظام جمهوری اسلامی از بین رفت چنان اسلام سیلی میخوره که تا 1000 سال سر بلند نمیکنه. اینو نتونستیم روشن کنیم برای هواداران انقلاب. لذا خیلی مواقع هواداران انقلاب مسئله و دغدغه حفظ نظام ندارند، اصلا براشون مهم نیست. یه جایی اصلا از بقیه پیشی میگیرن در زدن نظام به اسم انتقاد از نظام، به اسم اینکه پدیده ها حد وسطی نیست و به اسم اینکه پدیده ها صفر و صدی نیست و به اسم نا آقای حسن عباسی وانیه ئێوە مانان وەکو گا خەریکن ئەلەوەڕێن لەسەر سەفرەیە ئەو ئێرانە ملتان کردەسە پووت ئیدعا ئەکەن کوڕە سپێونەکانە خارەزمی و عەبوو ڕێحانە بیرونی و کەڵە بلیمەتەکانە فارسن کە معلوم نییە هندیە کوێن چۆن وە عەقڵتان نەگەیگە تئۆریزەی ئێرانە مۆدێڕن بکەن چون ناتوانن تئۆریزەیکەن ئیمکانە تئۆریزەکردنی نییە بە هەر بارێکا تئۆریزەیکەن قەبارەیە ئەم ئێرانە لە دەستان دەرەچێت. ئەی ئیستە بۆ هاتکی ئەم قسەکەی بۆ خاتری ئەوەی کە نەمایشە ئینقلابە دەسە نامەرئید شکستی خوارد. ئەلیە خامنەئی و ئێوەمانان ترسیان ئیستە تەنی پێ نادەن دەرەکتانە لە دەرگاوێکی تر و دەوڵەتە ئەبەدیە ئێرانی بخۆڵقینن. اوکی؟ دابا ئیدامە بین. اینکه حالا هر کاری داره مخواست بکنیم و چرا اینو اینجوری گفتی و تا میخوای دست بزنی به یک ضد انقلابی، یک مسئله و معضل ضد انقلابی رو رفعش کنی، صدای بعضیا در میاد که آقا چرا این کارو میکنید؟ اصلا نمیدونن که همین مماشات یواش یواش مثل موریانه که میاد میفته به جون یک پیکره اونو میخوره و فروپاشی رو رقم میزنه. در اینجا هم شما باید همچین کاری کنید، مراقب باشید، ولی نیست، متاسفانه نیست. از خواص که میگذریم به قشر موسوم به خاکستری و بدن میانی جامعه که میرسیم، اونها هم همینطور. اونها هم متاسفانه براشون موضوع روشن نشده که آقا شما حتی زندگی عادیت هم که میخوای نظام باید حفظ بشه. کشوری مثل افغانستان الان هزار یه مشکل داره چون نظام واحد نداره. جوامعی مثل سوریه، مانند عراق، مانند لبنان، مانند فلسطین، مانند یمن، اینا نظام ندارن. اگه نظام داشتن که این بلاها سرشون نمی اومد. جوامعی مثل پاکستان که این به هم ریختگی ها رو دارن، جوامعی مثل سعودی، امارات، قطر و غیره، اینا اگر کشور بودن که این بلاها سرشون نمی اومد. شما حتی اگر ایران رو میخواید، اگه زندگی عادی امروزت هم میخوای، بالاخره باید هوادار نظام باشید. اما میگفتش که پشتیبان ولایت فقیه باشید تا کشور شما آسیب نبیند. یعنی تویی که کاری به اسلام نداری، کاری به ولایت فقیه نداری، کشورت برات مهمه، تو اگر پشتیبان ولایت فقیه بودی کشورت آسیب نمیبینه. والا خیلی از این ممالک صدمه میخورن چون اون نیروی محوری رو ندارن. خب ایسا من توضیحێکتان بێبە نەکەوەی کە من مخالف ئازادیە چۆن لێباس لەبەرکردن بم، نەوەی کە بم ڕەبتێکی بوێ خەڵک لە تەنیاییەکان و پرایڤسیە خۆیان چیەکە، دڵ بە کێ ئەدا و دڵ لە گرەوە کێدا ئەنیت، نەکەوەی کە من مخالفە حوبحوبێنە و دڵدڵێنە بم.
نەک ئەوەی کە من لە تامە ماچ قینم بێت، نەک ئەوەی کە من ڕەقس و دانس و سەما بە شتێکی جوان نەزانم و بە هونەری نەزانم. ناوە نەبوو. ئێوەمانان لەگەڵ دەوڵەتە ئێرانیە خەریکون ئەتانوت ئەولەویەتە دەوڵەتە ئێرانی لە چەکە سەر ژنانە. من ئەموت ئەوڵەویەتە دەوڵەتە ئێرانی پاراستنە دەوڵەتە ئێرانی، بەردەوامکردنە دەوڵەتە ئێرانی، هێشتنەوەی دەوڵەتە ئێرانی و ئەبەدیکردنە دەوڵەتە ئێرانیە. خۆمەینی ئیمام زەمانیشی بۆ ئەکوژێت، ئەو جەبە واجبات دینیشی بۆ تعتیل دەکات. تۆ چۆن نەتفەهمی دەوڵەتە ئێرانی بۆی مهم نییە تۆ لە ژێری دەستیا بە فاحشەگی ئەکێشێ یا ناکێشی؟ ئامارە دڵدڵێنە، سکسە بێ پرنسیب، سکسە خارج لە بازنەیە ئەزدواج لە دەوران جمهوری ئیسلامیە گەی کەسە بێنەهایەت. ئەسڵەن ئینقلاب جنسی لە دەوران جمهوری ئیسلامیە کردیابە. ئۆکەی؟ مەصرف مواد مخدر و ئەلکۆل لە ژێرە دەستە جمهوری ئیسلامی لە هیچ دەورەیەکی تاریخی معاصرە بە ئەندازی ئەمڕۆ نییە. ئەی تۆ چۆن وەدەزانی سەرە ویسکیەکە واکەی مەشروب بخۆی عەلیە خامنەی ئەڕۆخی؟ پەیمانە حەیدەری هاتووتی دەرسە ئەووەڵە سیاست بیکەناوە کەلەت. حکوومەتە ئیقلیمە کوردستان هاتکە تۆ خۆشبەختکە ئاغاگیان. حکوومەتە ئیقلیمە کوردستان هاتکە دەوڵەتە ئێران هاتکە دەسەڵات بگری بەردەوامیکە و ئەبەدیکە بە ئینقلابە مەشروتە و ساختارە پەهلەوی دەسەڵات ئەگرن، بە خومەینی بەردەوامی ئەکەن، بە فاز سێوەم قەرار و ئەبەدیکن. هەڵت بوو. با من متوجهتان کەم ئۆسای داسانەکە. من کەسێکم بە خۆم وتم ئۆسای داسانەکە، کەسێکم لەبەر ئەم دووربینە ئەلا ڕقمە ئەوەی کە مشتی چاڵەگا و گەندە دەهان وێسیاون چون ئەبزارە دەسم مردم بوو و من مەشایە ئەم دانائیمە بە خەڵکی بگەیاندایە و ئۆپن سۆرس بیدەمە دەستیان کاورە لە ئێمە قسە فێر و گە نازانێمە دەردە چییە خوا. من هاتم وتم تاریخ ئێران جعلی و بەرساختەس. وتیان پورپیراریش وای وتگە. نا تۆ هەنووس فەرقە ئەمەتەکە ئەمە نازانی. پورپیرار ئێژێت حکوومەتە هێخامنشیان موجود، حکوومەتە یەهودیە و پەدیدەیە بەناو پوریم موجودە. پوریم یعنی قەتڵ عامە ساکنانە عەسڵی ئەم سەرزەمینە. بە هاوکاریە ئسترە ژنە هەشخەشا یارشا و مردخایە مامۆیە ئستەر یەهودیان تەمامیەتە مردمە خاوەنیانە قەتڵ عام ئەکەن و لە بینی ئەچێت لە 2500 ساڵە پێشۆ لە سەرزەمینێ بەناو سەرزەمینە ئێران یەک نەفەر زندگی ناکات حتا 300 ساڵە پێش. ئەمە نەزەریە پورپیرارە. ماجرای پوریم و قەتڵ عامە یەهودیان. ها پەیمانە حەیدەری هاتووتی تاریخ و گذەشتەی ئێران نەک ڕابردوویە ڕووداو بووگە، بەڵکو سەنەدە مەشروعیەتە بازارسازیە کۆمپانیەکی بازاڕی بەناو ئێران و تعریفکردنەوە و ماناکردنەوەی وەزعیەتە ئیستەیی و بەردەوامکردنی لەداهاتووە. جا ئێستا قسەکە من یەکەم ئێشە بۆ ئێوە شی بکەمەوە کە ئۆسای داسانەکە بوونیانەی چی. هەر ئیستا یەکێک لە کێشەگە لە مەرزیە کە ئێران هەسی تەکە چەندین وڵاتە. یەکیشیان تەکە عێراقە لەسەر شەت العەرەب و کشتیڕانی ناوە شەت العەرەبە. ئێران پێژی ئەروەند ڕوود، عێراق پێژی شەت العەرەب. شەڕە ئێران و عێراق لەسەر چ بوو؟ لەسەر قەراردادە جەزایر بوو. قەراردادە جەزایر لەسەر چ بوو؟ فشارێک بوو کە هێزە پرۆکسیە بەرساختەیە مەلامچەیە بارزانی هاوردی بە دەوڵەتە عێراق تا دەوڵەتە عێراق تەن بدات بەوەی کە حەقە کەشتیڕانی لە شەت العەرەب با بە ئێران سەهمە ئێران فرە بکە و پاشە کشە بکاتەوە لە بەشە خۆی لە قەراردادە جەزایرە.
صدام حسين دوای پارادایم شیفت 57 هات بەرە دووربین قرارداد جەزایری دڕی ووتی ئەم قراردادمانە قبول نییە و ئەگەڕێنەوە سەر ئەوەی جاران ئێستا ئێران تەکە عێراقا بەعنوانە دەوڵەت نەتەکە مالکیە نەتەکە عەیاد عەلاویە نەتەکە حەیدەرە عیبادیە نەتەکە ئاغای عێراقیە جەلال تاڵبانیە تەکە دەوڵەتە عێراق هەر کەسێکی تر یەک زمانی لەو عێراقە تەمامیەتە هیکەلی دەوڵەتی لەدەساوێ ئەم کێشەی ئەرزیەتەکە ئێران هەست ئیسەگەرەک ببێم سەرە مەقولەیەکی تر ئێستا ئێران گەورەترین کێشەیەکی تر بەناو مالکیەتە ملی هەسی چییە؟ جەزایرە سێگانەیە تۆمب کوچەک تۆمب بزرگ و ئەبوو موساس کێ داوایەکە ئیماراتە متحدەی عەرەبی ئێژێ ئەمانە جەزائیری ئێمەن و ئەگرا ناوی خەلیجە عەرەبیە ناوی خەلیجە فارس نییە ئێران ئێژێ ئەمە حاکمیەتە ملیە ئێرانی واوە سەر و ئەس ئانە ئێرانە و ئەگرا خەلیجە هەمیشە فارسە با من ئەمە تەوزیح بەم بۆ مردمە ئێمە وا مردمە ئێمە چوون دەسەڵاتە گشتیان نەوگە زانکۆیە کوردیان نەوگە داناوی کورد و گەورەیە کوردیان نەوگە لە حیچ کام لەمانە سەردەنەهێر ئەوەڵەن تۆ لەگەڵ مەقولەیەکە ڕوبەڕوویت بەناوە مالکیەت تۆ ئەوڵ دەفێشی بێژی مالکیەت چییە؟ دوو لەگەڵ مەقولەیەکی تەرکیبیە ڕوبەڕوویت بەناوە مالکیەتە ملی جا ئەگەر تۆ چوویت هەرتک لەمانە تعریفکەی تۆ ئەخۆیتە کێشەی گەورەیستە یەک بۆ لە تاریخە ئێرانە ئێشێ حتمن پادشاهێ بدروستکەن کە ئەم پادشاهە حاکم بووگە و مالک تەمامە ئێران بووگە بۆ ئیشم کارە بکەن لەبەر خاتریەوەی کەن شێوەی ژیانە کۆمەڵایەتی ئێمەیە خەڵکە ئەم سەرزەمینە شێوەیە تەعامل و یاریکردنە لەگەڵ یەکتریا بکە نوعە تەمەلوکە ئێمە و مالکیەتە ئێمە غاڵبەن مالکیەتە فەردی نەوگە و مالکیەتە جەمعی بووگە سەرزەمین مڵکە مشاع بووگە و معمولاً تەمەلوک ئەز ئانە مەحسوڵ بووگە نە ئەبزارە تەولید ئەمە یعنی چی؟ یعنی من ئەگەر لەسەر تەپۆڵکەیەکە 4 پوت گەنمم بەکاڵیایە ئەم زەمینە هەنە من نەبوو ئەما گەنمەکە هەنە من بوو زەمینەکەی توانی هەنە مکایلی بێ هەنە ڕۆزایی بێ هەنە لەک بێ هەنە لۆڕ بێ زەمینەکە هەنی گشتی بوو ئەمە تۆ چۆن ئەتوانی ئەمە بفەهمیمە وەساوەی کە تۆ بڕۆی ڕاوکەی لە کەژێکە کەڵێ بکوژی دێخۆناژێم کەژە هەنە منە چوونم کەڵمەتیا کوشتەگە تۆ بڕۆیتە ڕووبارێک مەسەڵەن ڕووبارە سیروان ماسی بگری تۆ ناڕۆی 4 کیلۆ ماسی لە سیروان بگری بێژی سیروان هەنە منە بۆ چون 4 کیلۆ ماسیم تیاگرکە تاگرا گرتتان ئەی چۆن تۆ لە دڵە ئەمە مالکیەتە ملی دەرتێری ئەمە نوکتە مهمێکە ئالەگراسە چون ئێرانیەکان مشتی شاعرە سپێونە گەوا و باوکە مەشروب خۆرە شاهد بازن ناوخانەکان ئەسەن بە من فکریان نەکردگەسۆ پەیمان حەیدەری ئەوەڵین کوردی بوو هاتووتی ئەمانە مشتی ئورەیی تریاکی بێ ئەقڵی ئەقڵ سەخیفی نامتعلق بەم سەرزەمینەنە لە حەد ئەمانان نییە یەک دێڕ فکر تەولیدکەن ئەوە من وتم بۆ چون دانەیە ئێرانی بە حیاتی ناتوانێت بێژی مالکیەتە ملی لەکوێ هات ئیسا بینە سەر مالکیەتە ملی مالکیەتە ملی موجود نەخواهد بود ئەگەر تۆ نقطەی ئاغازە بۆ تعریف مالکیەتت لە مالکیەتە تەمامیەتە شاه بەرسەر ئەرازیە سەرزەمین دەست پێ نەکات ئیشە دەوڵەت مالکە تەمامە زەمینەکانیت تاگرا گرتتان تا دەوڵەت بتوانێت لە ڕێگەیە فرۆشتنە زەمین بە پوڵدار و هەر کەسێک کە ئەتوانێت زەمین ئبتیاع بکە زەمینە تەبدیلە بە کالا بکە و مالکیەت ئێعتا بکات بە مابەقیەیە مردم بزان ئاغاگیان با خاست تێبگەی بۆ مەقولەیە مالکیەت پێچیدەست
کابراەک بوو لە فەڕەنسا بەناوی شارل کۆنت ئەیوت حەرچی لەم دنیا فراوان بێت مالکیەتی نییە و لە تەمەلوکە کەس دەرنایە کە حتا بۆ ژیان ئینسان زەرورە وەکو چی؟ وەکو ئاو وەکو هەوا چون زۆرە بەشی گشت کەسێ ئەکرێت دەرنەچیژە بە تەمەلوک دەرنایێت ئەمما زەمین چون مەحدودە ئیشی بە تەمەلوک دەربێت یعنی کەمە دێ ئەم نەزەریە غەڵەتە اتفاقا ئەو شتەی کە مەحدودە ئێژێ بە تەمەلوک دەرنەیت چون ئیستا چون مەحدودە ئیدێ بێبەری ئەوەندی ئیدێ نامەن کاکی جان ئینسان ئەم فەلسەفە واتێت بە ئاوا مثال بم تۆ تەسەور کە لەسەر تەپۆڵکەیەکە توتون لە خۆیوە ئەڕوێت ئۆکەی ئەوەی ئەم توتونە دەرتێرێ خاکە کە من دروسم نەکردە تەبیعەت دروسی کردە ئاوە من دروسم نەکردە تەبیعەت دروسی کردە کەشو هەوای لەبارە من دروسم نەکردە تەبیعەت دروسی کردە ئیستا من تێم لەم توتونەوە تەبیعەت داگیسی دانەی توتونەکە هەڵەگرم تەماکۆکە هەڵەگرم ئەیوەم لە جێگەیەکە مشەمایەکی بۆ دانێم کەشێکی لەباری بۆ دروست ئەەکەم ئاوی بۆ ئەگۆزمۆ بازم ئەینێمە دڵە زەمین و خاک بازم ئەوەی بەرهەمی ئەهێنێ خاکە پس من ساحێوە مادە نیم مادە تەبیعەت پێمی داوە ئێمەی کورد نەوت تەبیعەت پێمانی داگە بەڵام ئەگەر ئێمە هاتین لە نەوت پلاستیکمان دروست کرد پلاستیک مەحسوڵە دەسێ ئێمەس تاگرە متوەجه بووین ئێمە ئەتوانین ئیدعای مالکیەتە ئەم پلاستیکە بکەین بەڵام ناتوانین بە شێوەیە فەردی ئیدعای مالکیەتە نەوت بکەین ئەمە لە سەرزەمینە ئێمە واوگەسەها بۆیە زەمین کالا نەوگە محصول زەمین بە تەمەلوکە تۆ دەرهاتگە تاگرا متوەجه بووی؟ ئەگەر متوەجه بووی سەحاڵی دەکەم داستان چییە؟ خۆ تۆ وەختی ئەمە ئەوێنی کەسێکە گەرێکی بێت لە ئێران دەوڵەت دروستکە بازار دروستکە تەکە چ مشکڵێکا ڕوبڕوە شەواهد مادیە کە مەوجود نییەشی چۆنی بخونجنێت ئیشی لە نقطەی مالکیەتە دەوڵەت دەست پێ بکە لەذا شاهان ئێران مالکان مطلق تەمامی سەرزەمینە قەڵەمڕەویە خۆیان بووبن لەگەڵ ئەتفاقێکە کشوەرێ وەکو ئێران مەوجود نەبوو ئەگەر کوورشێ نەبووایە کشوەرێ وەکو ئێران مەوجود نەبوو ئەگەر ئەردەشیرێ نەبووایە کشوەرێ وەکو ئێران مەوجود نەبوو ئەگەر مەحموود قەزنەوی نەبووایە کشوەرێ وەکو ئێران مەوجود نەبوو ئەگەر نادر شاه ئەفشار نەبووایە یعنی چی ئەمە؟ یعنی نادرە ئەفشار شمشێری دەرە هاوردگە حتا زۆرە شمشێری چووگە زەمینی گرکە بۆ خۆی مڵکە خۆی بگە ئیستا مڵکە نادر ماگەسێ جێ بوو ئێمە بووگەس و مالکیەتە ئێران مثال ئەوانەی وانە ئیقلیمە کوردستانە بوو ئەترسن ئێژن ئیاڵەتە مووسڵ تورکیە داوایەکە تورکیە گوو ئەخوا داوایەکە بێجا ئەکا داوایەکەوە تۆ ئەقڵە نییە ئەو تەمەلوکە خۆی بە چی ئێژێ تەمەلوکە خۆی بە ئیمپراتۆریەت عوسمانی ئێژێ ئێژێ عوسمان بابای گەڵدەڵپن هەرچی زەمینی گرکە هەنە خۆی بووگە ئەمیشە میراسە عوسمان باباس ئەوەڵەن پەدیدەی ملی پەدیدەیەکی مۆدەرنە ڕەبتی بە عوسمان بابا نییە دوومەن تۆ ناتوانی ئیسباتە مالکیەتە عوسمان بابا بەسەر ئیقلیمە کوردستانی عێراقا بکەین خۆ ئیستا ئێرانی چۆن بێژێ کە مالکیەتە سەرزەمینیەکی هەست ئێشێ پادشاهێ بوێت چون تۆ لەگرام ملەتت نییە چەسپێکە ملەت بلکێنێت و یەکە نێست
در نتیجه تو ایش دولت بید، دولت متبلوره بید تو پادشاه بید تو مالک مطلق تمامیت زمین گلم سر زمینه. استا لدل اما چی تیت درو، استا دوای اما شی و گل مختلف تملک تیت درو. تملک که ایدا؟ پادشاه ایدا. لگرا چی تیت درو؟ بردهداری تیت درو، زمینداری تیت درو، فئودالی تیت درو، تیولداری تیت درو. آوا ناگهان اجی لا اجی دولت ایران متولد بید. آوا مالکیت ملی ایران معنا بیاگا. سه مقوله تاریخی، جعل تاریخی، گزارش غلط تاریخی، سه مقوله که مسئله مالکیت دولت مدرن تحت ناو مالکیت مدرن لإيران برسيكا. أماني من إجمي لقطوع حيج عتاري كانية برون لتواو كالزلكان إيراني كتي وكانيان بقرين وبيدوزنو أقرواتيا عين قفتهاي من عطا بفهمي وقت بيت إجم دانش اللبايا فير بوا ومن حاتم بخشانة خليكم شر دولة إيران كم بتوئي كم حانق دروزن تا بفهمي سي مقولات بو بحثكم تو بالأخرى يك شاهي كتهاس كصاحي وتماما ميران سي مقشت منو كلا مشعينه تيولداريش يعني فؤودالي نية ككاورا زمينداري وبخوي زميني بيه. تيولداري يعني أمريكا شاه 15-20 آواجي أدا وكراية ومن كوكراية إقرم وصالة 500 من ولي خوم أو خلقة أدوشم صار 2008 درتي رم 1500 8 خمس جيفان 500 من همشها كواتا من مالك شيئا بزمين نية تيولدارم. أوكي سي اتفاق إشي من بادشاه ورد لمالكية إيران بخا. إذا تو أفهمي أمسي اتفاق بو لتاريخ إيران موجودة. تاريخ نهضة تنباكو فتوای میرزای شیرازی در تحریم تنباکو اولین دانه بر انقلاب مشروطه لزمان ناصرالدین شاه. سؤال غير اخوات تواو ايوه امتانا لمدرسة خويندقة فتوای تحریم تنباکو را که صادر کرد؟ میرزای شیرازی. قلیانکانیان لدربار شاه شکند. اوكي میرزای شیرازی میرزا حسن حسین لحج كيم تاريخ موجود نوغا ناغهان بوتيت لمقولية كابناو انحصار التماكو فتواي تحريم التماكو أدات. خب أنا سؤاله اوكي اگر ايران ملك پادشاه قاجاره وتمام الدرامد ام زمينانه از آن پادشاه قاجاره وملاي قواد الشيعة شربتي كيس پادشاه قاجار پولي لكيو خرجكا وتوشي اجي هاتق حق انحصار فروش وتجارة تماكو أداته إنجليزية كان بو چون ناصرالدين شاه قريكي برواته خارج آغاتي لما يملك پادشاه دخالتك آغا غلط اكا وجد آبادي ام دخالتك وانقهي اگر كشتو توزيعو برداشت تماكو والا انحصار انجليزية كانا مگر ومفتي اكن مگر وكشاورز پول نادن اتر بوچي اشي كشاورز معترز بيت كومبانيه كي تر هاتكا وقران تريسينيت خاص تريسينيت ونخ تريسينيت تو ام فتوى بو ادي تو بو دخالة لمالكية ناصرالدين شاكي وتوشي ام بولا چبرواتا جيرفانا ناصرالدين شاه چبرواتا جيرفانا كومبانيه انجليزي وتو حيج غبتي كينية تو ام فتوى بو ادي تو يف فتواي كي بيكار بورد ليك ميرزاي شيرازية فقط
مهمترین اتفاق زندگی تحریم تماكوه، ربطي أدنو بمبارزة تك استبداد واستعمار، جدا تك استحماراتي تك كربوناتي. أي بو كسي سؤال لك أعلق دراسته استقركته مالكيتي كي مليك ببادشاه صاحي وزمينه كان إيران دروست كرد بربر لدس بادشاه دري بيري لحيكل بادشاه بيكي بهيكل الدولة. إيش اتفاقي بكوي إيش ناس اللي شاهي كي خويري جنباز بيري للسفرقل الجعلية بأوروبا بيت مملكة بنيتقرو جمركات إيران بنيتقرو وام بقري لبنك استقرازية روسيا وام بقري لبنك إنجليز بيت امتياز فروش التماكو بدات امتياز الدانان بنك بدات تابول بقري أغاز سفركا بتشيجين أوروباي تشاوبي بكوي ودو 1000 خدم وحشمو جدا تا عدي الروحانية السبيون الشيعة بمنسي الزهور بقان والراستاي محدود كردن دا صلاة بادشاه وتملك بادشاه حركات كان أما نكتي برلين قراب مشروطيس تو أم داستانتا لما جراي ملي كردن نفتي شاهز كي قرارداد الموسيقى الميليسية كان بادشاه صاحي وإيران كي إيجي أمام ملك تلقى بادشاه نية وإيشي أما بيوتو السروة الملي يعني سروة الدولات أي مصدق أما تشي اتفاق قوريك أما تمام السرزمينة كان إيما زمينة كان إيما كمتعلقة بإيما مو كمشاعة إيما ومالكية مشتركة إيما معنان بويست إيما تيمان هاو برياقة وين ناو شاركانا لعمليات التختخاط وبيها متشيز وبي زمين قرياقين دولة إيراني استا أويك وتيان لقديم ومالكية الدولة دسبيكا لقدا حبلوش تمام زمينة كان إيما لكوربريشن إيراني أكاد ألف جركان ويتو مراتع ملي جنگل كان ويتو جنگل هاي ملي زمين هاي ملي وبخشي كيفره لزمين قل كشاورزي وباير اويتو زمين هاي موقوفة بدسقاها أوقاف الديني قربتي بحاكميته هز خب إسا چون توزيع مالكية كريتو إسا تو أرويتو زميني وأجدادت بسريو 1000 سال زندگيان كردگه بقطعية 5 متري و 100 متري لقراخ الشاركانو للشهردارية دولة إيران أي سيني وتوي بي همه چيز اويتو صاحي و 30 متر 100 متر أبارتمان لأسمانكو إعجاز قشن يبونه. بس إيراني كان مشكلة مالكية مليان هزنات وان تبين نزلي كان مشكلة تبين مالكية يان هزنات وان تبين نزلي كان شواهد مادية نية ناتوان تبين نزلي كان لذا إشي والشام مورتي بازي هر واك تا استبرديان سبرو بيوانا برو تاقا مشخص بو بوتان تو اگر اسای داسانه کن نبی نزانی مقوله مالکیت مهمه مالکیت ملی مهمه امانه تعریف یانگرکه و تو لکوی ببون بست اخوی و تو ناتوانی تعریف مالکیت ملی بکیتو الا اوی که پادشاهی بظهور بگینی و الا اوی که نمایش گلیک ام مالکیت لپادشاه بسینی تو و تبدیلی به هیکل دولت بکی ام اجی مجیلات رجی و ام علیات اجی مجیلات رجیه وسای داستان گرک بونی گرکه تا تو بفهمی فاسولیا دروست کردن پیازداخی گرکه فاسولیای گرکه رب تماتو او تماتی گرکه و گوشتی گرکه تا تو بتوانی فاسولیا لیبنی بهارات و سپایسی گرکه تا تو بتوانی فاسولیا لیبنی انا نخوی و فاسولیا کردن فاسولیا لینان ری و گلامی و فاسولیا دروست نکری دولمه دروست ری حال بو تو وقتی پی اوی بم تاریخ سازیه من وقتی اجم تاریخ ایران جعله مصادیقی تیرمو و اجم کار برد ام جعله بو چیه ایسا منوتو من فتوای تحریم تنباکو دروس ادعای جگن لچوار شارع کریاگه اصفهان تاران توريز شیراز مرتی که حج کام لم شارانه زمینه مساعده کشت تماکویان نیه متوجه بوی؟
ئەی چۆن لە زەمینگەرە مەرغوو بە کشتە تەماکۆ لەسەر زەمینە ئێمە ئەم فتواکاری نەکردگە، یعنی دامەنەکان زاگرۆس، لۆڕستانات، کوردستانات، کورد خۆمی ئێتنیکی بەرەو ورمی وەرە دەبین. هیچ کەسێک معلم تاریخ، ئوستادە تاریخ ئێران وەکو نەقاڵ و ڕەماڵ و مرشدتێن تاریخ بۆ ئێمە تعریفەکەن و داستان ڕۆژێ بوو ڕۆژێ نە و نادر شایەک بوو شمشێرێکی بوو هەڵی و خستە و فرەقەشنگ بوو ژنێکی بوو ناوی باومەرتیکەی ئەحماق ئەمە پێی نەئێژن تاریخ نەپێژن تاریخ نگاری کاول فاسد. تو حتى سؤال لخود ناكي أري ضرورة فتوى تحريم تماكوشي والله مبارزات استعماري جدا بخمة جدا 1850 مبارزات استعماري موجود بو لكوي أحيانا أبيش ملايكي سبيون بيد مبارزات ضد استعماري بكاد آية الله سيستاني لبالا دسمان ومبارزات ضد إمبرياليزم ناكاد رهبره بلا منازع شيعيان جهان ميرزای شیرازی سپیون لسامرا 200 ساڵە پێش کاری وایە کردگە جدا. بعد ئەم فتوا وەچی گەڕیاوە ناو مەردمە فاکسی کرد تەلەفۆنی کرد لەناوە ئەپەکانە سنتوئاڵی کرد چۆن گەیە ئەم مەردمە ئەم نسخەیە فتوا چۆن گەیە دەست ئەم مەردمە مزگەوتی تیا و مزگەوتەکە بڕۆڕی تیا و چۆن گەیە دەست مەردمە ئەی تۆ چۆن ئەم قسە تاروا باوەڕ کرد نەدوت ضرورەت دروستکردنە سەفەرە خارجیە کەزایی ناسرالدین شاهە کەزایی بە ئەوروپا چییە دانانە گومرکات لە گرەوە رووسیە و ئینگلیز سەبەبی چییە دانە امتیازە انحصار تەماکۆ چه دەردێگە خوا فتوای میرزای شیرازی وە چه دەردێگە خوا ئەنتەرێ وەکو مصدق وە چه دەردێگە خوا ئێستا متوجه بووی کورد بازوا لە ئێمە قسە فێروگی نازانی دروست بیکەی من وەختی بەحسە ئێرانە جەعلیەکەم لە بنیاد و تێمەسەریژم تۆ تەبیینە نەزەری نەبووگی بۆیە من ئەتوانم تەبیینە نەزەریە کوردیەت بکەم ئێوە بە 1000 ساڵ بە 400 دانە حکوومەتە ئیقلیمتانەوە بە هەزار میلیاردتانەوە توانە خەڵقە یەک دێڕمەتنە کوردیتان نەبوو و حکوومەتە هەرێمتان بە 300 میلیارد دۆلار پوڵ 6 ملیۆن جەمعیەت تەمامە ئێوەی فاحشەیە نۆکەرە پارتی و یەکێتی بە ناوە کوردەکانە پارچەکانە تر نەتانتوانی مەتنی کوردایەتی بێرن من چۆن داگمە لە دەوڵەتە ئێرانی من داگمە لە ئەساس و بنیاد دەوڵەتە ئێرانی من داگمە لەوەی وا دەوڵەتە ئێرانی نیسی دەوڵەتە ئێرانی هیچ وەخت ملت نۆگە هیچ وەخت ناتوانێ ملەتە ئێران دروستکە هیچ وەخت ناتوانێت دەسەڵاتە متەمەرکزە هەیکەلە بایۆسە قدرەتمەندە ڕەهبەر لەبین بووە لەبینی بوات شیڕەی لێ هەڵەسێ ناتوانێت بۆ چون سنەتە تاریخی پادشاهی نییە درۆەکە لە بریتانیا سنەتە تاریخی پادشاهی هەست تەبەقەی ئەشراف و مەجلسە لۆردەکان و مەجلسە ئاعیان هەست خاندان یەک لە دوای یەکە کوڕ پشتە کوڕە سەلتەنەتی هەست کەس ناتوانێت جێگایان بگرێت تۆ لە پڕێکا سپێون عەلیە خامنەیی لە گیرفانە کێ دەرهاتکی بوویتە حاکمە ئێران کێ ساپۆرتەکە بێ قەوم و خوێش بێ ڕیشە و تەبار بێ سەرزەمینی بە سنەتە تاریخیە حکوومەتە ئستبدادی درۆزن دەرنەتیجە تو ناتوانی ئەو کورسیە وا تۆ لەسەری دانیشتی تەمامە ئەم بەرساختانەی وانە دەور و بەرتا منتەزرن تۆ بتۆپی وەکو کەفتار بڕۆ لەسەری دەرنەتیجە تۆ هیچ وەخت ناتوانی دەوڵەتە ئەبەدی دروستکە لە ئێرانە چون ئێمە تەنیا مودلێک کە ممکن بوو تا ئیستا بۆتان چووە بەرۆ بە ئینقلابە مەشروتەتان و بە نەمایشە ئینقلابە سفیدتان بە نەمایشە ئینقلابە 57تان گەرەکتان بوو بە نەمایشە ئینقلابێکی تر دەوڵەتە ئەبەدی ئێرانی دروستکەی ئاخێزە کوردان بەری پێتان گرت خاس بەری پێتان گرت
ئیستا وەکو کەرچەخیگنە ناوە حەڕەت دەوڵەتە ئێرانیتان بۆ ئەبەدی ناکرێتەوە. ئیستا گەرەکتە بێژیکی بێژی دانیشن بە ئیجماعی یەکتری و خوا حەڵی ناگری و بێژین زەرورەتی هەست حفزە نظام تێئۆریزەیکەین. ناکرێ تۆ لە سفر و گەرەکتە دەست پێ بکەی. ناکرێ سپێونێ وەکو عەلی خامنەئی و کوڕەکانی ناتوانن لەوێ دانیشن، چون ئەمانە گشتی سپێون و گنوەخت خۆی 50 ساڵە پێش. وەکو بریتانیا نییە، وەکو فەڕەنسا نییە. ئەمە ئیمکانپەزیر نییە. تەشخیصە هەر ئەمە گەورەترین کەشفە تاریخە وەزەربەست لە دوژمن. تۆ فکرکرد تەشخیصە داگە ڕووسەریە سەرە ژنان و ژیناگیانە زەڵفەکانی کەوتکەست در و سەری تەقی و عەلی خامنەی تەقی ئەمە زعفە دەوڵەتە ئێرانیە. کاول واقعاً. ادامه ئەدەین. این هم قشر خاکستری. قشر سیاه هم یک مسئله داره، اونم اینه که نظام رو میخواد بزنه. اون دغدغه‌اش زدن نظامه. توی انگلیس مشکلات رو نخست وزیرا گردن میگیرن و مجلس عوام و مجلس لردها. توی ایران ریزترین مشکل پیش میاد به عالیترین مقام کشور منسوب میکنن. یعنی فرد داره توی خیابون راه میره، یه زباله انداختن، فیلم برداری میکنه میفرسته برای شبکه ضد انقلاب، اونور میگه، بعد توش مثلا میگه ای آقای خامنه ای ببین چه کشوری درست کردی، شهرداریش نیومده زباله ها رو از کنار مثلا پیاده رو جمع کنه. یعنی به خودش قبولونده که کف خیابون زباله ریختن تقصیر ولی فقیه تا خیلی چیزای دیگه. این برمیگرده به این که ما در مسئله حفظ نظام اصلا انگار حفظ نظام یک گناه کبیره است. هنگامی که خاتم اصلا انگار حفظ نظام گناه کبیره است. بله گناه کبیره است. بله تو لەکوێ هاتکی نامتعلقە بە ئەم سەرزەمینە. تۆ لەکوێ هاتی سەرزەمینە ئێمە لە دەستمان دەرهاورد، ماڵکیەتت لە ئێمە سەندۆ. تۆ لەکوێ هاتی کە تەبیعەت و مادەت لە دەستمان دەرهاورد؟ تۆ لەکوێ هاتی؟ ئەمە سوالێک و کاخیز کردین وتی نایەڵم بە مؤسسات و نەهات خۆتان ئەبەدی بکەن و ئیتر دەستم پێدان نەکا. میرفت پشت تریبون میگفتش که مسئله ما مردم است نه حفظ نظام. یعنی ما آمدیم که از مردم دفاع کنیم نه از نظام. خب آقا تو میخوای از مردم دفاع کنی، اول باید نظامی رو حفظ کنیم فقط برای مردم کار کنه. یک نجات غریق وقتی رفته توی آب، کسی که داره غرق میشه رو نجات بده، خودش اول نباید غرق بشه. اول ئافرین کاملا دروستە بۆی عەبەی مهتەدی و مچەی هیجری ئێژن ئێرانین دەوڵەتی ئێرانی ناوێت لە بین چێت، ساختارە دەوڵەتی ئێرانی ئێشێت بمێنێت و کارگوزارەکانی عەوەز بوون بەشی ئێمەش بن. دێمە تەداوم دەوڵەتی ئێران نییە. ئەمە ئەوە سوات و گەرەکتە. سپای پاسدارانیش ناوێ بگۆڕێت و خواهڵی ناوێ ناوەکەی ئەگۆڕین ئەڕوا ئەدغامەوێتە ناو ئەرتەش و ئێمە ئەوینەوە کار دێ ئەمە هەمان تئۆریە حفظ نظامە تۆ نییە. و عەبەی مهتەدی لە مەحسا ئەی کرد و هاوگاریە حیزبەکان پێشنەهادیانە کرد. سپاه پاسداران ئدغامیوێتەوە ناو ئەرتش و خواهڵی ناگری ئێرانە سکولارە دموکراتیک دروستکەین و گشتمان بووینەوە یەک و جدەن دێمە بۆ حفظ نظام. ئەمە حفظ نظامە بە شتێکی ترە. ئەمە دەوڵەتە ئەبەدی ئێرانی قانونی بوو. دروستە دروست آقای حەسەن عەباسی هایتە گشتتان ورد و درستان کارمەندە دەوڵەتە ئێران. ئیسە چیتان پێبێژم؟ پێتان بێژم ئەبلە، پێتان بێژم جاهل و نادان، پێتان بێژم خائین و بەکرێگیریاک، چیتان پێبێژم؟ گوناح من چییە لە ناوە ئەم جامعە هاتگم؟ وا ئێوە ساحێوتان نییە و ئەم جامعە ساحێوی نییە. تا من لە جێگەی خۆم دانیشم و من مەجبور بووگم بۆ نەجات خۆم ڕوو لە ئێوە بە گشتە حەجمە و حانقی و درۆزنی و حەملەکردن و تەوهینکردنتان گوناحمان بوەرێنن تا بەر بە دەوڵەتە ئێرانی بگرم تا تۆ لە ئایندە بەشەرویت. گوناح من چێت و ناتوانی تەشخیص بەی.
کاکە مەگەر تۆ نایژی ئەمانە دنیا بە عەقڵ ئیداراکەن، مەگەر نایژی مەراکزە تیم تانک و مەراکزە ئستراتیژیک و ئستراتیژیستەکانن، دە تۆ مەگەر ئەمە نایژی. دەوە من جوابتم داوە. خەیرە من لەکوێ بوو؟ لەوە بوو نێڵم تو ئێوە و مردمە بێناو کریاگە بێ ئەقڵە ژەڵەژیا کریاگە ئێمە بە ئێعتمادە بە چێهرەگە لە بەرساختە بەناوت دەمە قۆپان و زوبان و هەڵتەکێنەیە کوردی بتانوەنە ناو فازە دەوڵەتە ئەبەدیە ئێرانی 50 ساڵی پتر لە بێ هەمە چیزیە مطلق و هیچ و پوچیە مطلق و خۆت و مناڵەکان تا قەب نەکەی تۆ ئەژنە و تا بێژی چ غەڵەتێکم کرد. جاهل بووم نەمانزانی. هەر لە مەملەکەتە کەسێک کە کارە فکری بکە نایە بۆتان، چون کارە فکری مفت نییە. خەجاڵەت ناکێشی من ڕۆژێ 14 ساعت کاری یەدی ئەەکەم لەبەرەوەی نانم بووە من ڕێوە. تەمامم محسوڵە فکریە من کە بەسیرەتە ئەن باشت شدەیە جامعەس وە مفتی ئەیدەمە تۆ تۆهینشەکەی. تو لیاقەتە نەوگە بە 50 ملیۆن و نەفەرێک وەکو من تأمین زندگی کەی تا من بۆ تۆ ئەقڵ تۆلید کەم. هیچ ئەو کارە ناکەی وە مفت پێت ئەدەم جوێنیش ئەدەی. بعد به این شنا رو جوری یاد داده باشی که این بتونه تو آب بمونه تا بعد بتونه کسی که داره غرق میشه رو نجات بده. بعد میخواستن بگن که همه حکومت‌ها در دنیا مسئلهشون حفظ نظامشونه، ما مسئلهمون حفظ مردمه، حفظ کشوره. خب این حرفا دروغه دیگه. این حرفی که خاتمی میزد، هاشمی میزد، احمدی نژاد میزد، آقای روحانی میزد، اینها حالا یه جایگاهی رو اشغال کرده بودن. از جایگاه اون کسی که باید نظام رو حفظ کنه می اومدن حرفای عوام پسند شبه روشنفکری میزدن و زیراب نظام رو میزدن. نه، زیراب نظام رو نمیزدن، زیراب قن علی خامنه ای را میزدن. کلاه سلطانی که بیم جان در او درجه است، کلاهی دلکش است اما به ترک سر نمیارزد. او جێگە وا عەلیە کوچە بێدایک و باوکە یەهودی دانیشتگە، هەر کەسێکی تر ئەتوانێت لەوێ دانیشێت. تۆ لە ئێرانە ئەشرافیەتە متداول وەکو بریتانیا نییە. تۆ خاندان پشت لە پشت پشت لە پشت 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 پادشات نییە بە ئەستقرارە دەستگاها حاکمیەتی نێست. بۆچی کەوڵە تەمەعنەکە بڕاتە جێگەی عەلی خامنەی دانیشێ؟ بۆ کوڕەکەی عەلی خامنەی بێت و سلسلەیە خامنەئییان هەتا ئەبەد. ئەی بۆ کوڕەکەی ئەو نەوێت، ئەی بۆ ئەخۆی نەوێت. ئالەگراسە من وتم نایەڵم پرۆژە بووە نەبەرەوە تا عەلی خامنەی ئەتۆپی وەکو سەگ یەکتر دەڕن. چون هیچ کەسێ لەمە لەگرا کۆتا نایە لە بەرامبەر ئەو یەکیە. ئەمانە مشتێنە و کیسەیە بەرساختەی یەهودیە. ڕەندخارن ئجازە نادەن عەلی خامنەی بیخوا. خۆیان نەزان عەلی خامنەی لەوان سپێونتر بوو. حاڵیت بوو ئەمە اتفاقە ناکەفێ. من پێتانم وت نایەڵم بکەفێ. من ئەزانم گیرە ئێوە وا لەکوێ. نایەڵم بکەفێ. ئیسە تۆ ئیدامە بە ئالەگرا تۆ ئیسە شەڕە قودرەت ئەوێنی عیدەی نایەڵم عەلی خامنەی ئەم جێگە بووە بۆ خۆی ئەبەدی کات. بۆ عەلی خامنەی ئەبەدی کا مەگەر ئێمە کوچین. مقصر ما بودیم که ابعاد این رو در 2 حوزه روشن نکردیم. اولا روشن نکردیم که غربی‌ها چجوری حفظ نظام میکنن. اولا ما روشن نکردیم که غربی‌ها چطور حفظ نظام میکنن. من خاص روشنم کرد. من خاص زانیم. من 7 ساڵە پێش هاتم وتم ئێوە یەک مەرحەلەی ترتان ماگە. ئەبەدیکردنە دەوڵەتە ئێرانی یعنی حفظ نظام، یعنی بەردەوامکردنی هەتا هەتایی، یعنی ڕوئینتەنکردنی، یعنی غیر قابل ڕۆخاندنی. ئەبەدیکردنە دەوڵەتە ئێران یعنی تەسبیتە ملەتە ئێران. ملەتە ئێرانێک کە هەنووز دروست نەوگە. دەوڵەتە ئێرانێکە لە ئێرادەی هیچ ملەتێ نەهات کەسە دەرەوە کۆمپانیەکی بازاڕیە یەهودی مەسیحیە جەهانیە. ئەمە من وتم. خازدام لێتان. نەتانتوانی بیوەنە بەرەوە. خۆ تا ئێستەوە تەبینە نەزەریتان نەکردە. بڕۆین غەربیەکان بێرین بێژین بابا بەردەوامکردن و ئەبەدیکردن دەوڵەت قۆناغە ئاخرە ها مەردمە کەر. وەنە ئێران ئەفەوتێت. دەبەر لەمەی تۆ فشارە بوو بی من انقلابە دەسە نامەرئید پێشکەست بدەم.
وشکست پی بینم تو مجبور بی بیم قسانه بکی تو خلیق بی بترح و توتا ایسا فعالین کۆمەڵگای مەدەنی سنەنەمان قەحبە و جندەکانە پای ئاوێر و قوتوڕانی و مختارە زارعی یا ببەخش و ڕەهاکن یا بیا و جەفاکن نەما فاحشەکانە قەندیل نەمان نەتانتوانی پرۆژەکە بێنە بەرەوە ناشۆت نامهێشت پۆفیوزەکانە دموکرات و کۆمەڵە نەمان مەوزوعیەتیان نەما تەواو بوو نەما نەمهێشت شکستم هاورد بە گەورەترین پرۆژەتان پرۆژەی ئاخر دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ئەبەدی حەفز نظام حەفز دەوڵەتە ئێرانی مەفهوم دەوڵەتە ئێرانی من بەکارم برد وەکو لێدان هونێ وەکشتانتان و جەمهوریە ئیسلامی یعنی جەمهوریە دموکراتیکە ئێرانی خیلی قەشەنگ و چون جەمهوریە دموکراتیکە ئێرانی سوورەتە تەداومە ئەبەدیە دەوڵەتە ئێران بۆ ئەوەی واتۆگەرەکتە ئەوەی کە وا من نایاڵم تۆ کۆمپانیەکی بازاڕی تەبدیل بکەی بە دەوڵەتە ملی بەسەر ئێمەوە من نایاڵم من و یارانە ئاخیز نانێشت ئەمە چی گەرەک بوو؟ ئەمە عەقلی گەرەک بوو تئۆریسیەن بوونی گەرەک بوو دانایەکی بێشەس حەدی گەرەک بوو بازی ناسی گەرەک بوو ئەو شتەی وا تۆ ئیسەگەرەکتە بە جامعەی ئێرانی بیناسی بە عنوانە حیفز سوڵتە من دەمێکە لە ئوروپاییەکان ناسیمە بۆیە شوێن دەسە ئێوە ئەخوێنمەوە کە ئەم تاریخ ئێوە بۆ دانریاگەوە جعلە بۆ تۆ ئێشێ حتمەن ئینقلابە مەشروتەیە زوهور بەی تۆ بۆ ئێشێ تەحریمە تەمباکوویە میرزای شیرازی زوهور بەی بۆ ئیمتیازەدانە گومڕکات بۆ گرتنە قەرز و سەفەرە بە خارج و عشوەکردن ناسردین شایشە ڕوو بکەیت بەهانەیە دانە دخالەتە لە مالکیەتە پادشاه چیەیسە بۆ ڕەوحانیەت دخالەتی کرد لە مالکیەتە پادشاه وەگەنەوە ڕۆحانیت چ ڕەبتێکیەسە بۆ خاتری ئەوەی شاگەرێکی و بچێتە عەیاشی بۆ کافرستان و هاوردووی داهاتە مەملەکەتێک ئەڕۆی گیفانە خۆی دایوە دەسە خارجیەکان تا عدەیە مەلای سپێ ونە شیعەیە مەجعول ناگەهان زوهور پێیاکەن وەکو عەروسەک بینە دەرو بوون و پێشقەراوەڵان جەنگەتەکە ئێستعمارە جدە فقط من فەهمی مەمانەوە چ دەردێگە خوام سوعالانە من ئەیکەم تا ئێستەوە هیچ کامتان نەتان گردەگەن هیچ کامتان سۆحا بڕۆن دووبارە قسەکان بدزن فاسدیکەن من ئەمانە حاتەم بەخشانە بۆ مردمم ئەەکەم تا مردمم نابود نەوێت یەکێ لەم دنیا مەشیایە خۆی بەهای بدایە مندام تەمامە جمێنگەل و حەملەگەل و تەهدیدگەلێک کە کردتان بوو بە خەیرات بۆ دایک و باوکم تەمام جمێنگەلێ وا ئێوەی بێشەرەف لەم مەقتەعەداتان بە من هەتایە لە کورداوێت و تاجە گوڵ وەی خەنە سەر مجەسەمەکەی من و یارانم ئەم دەنگانمە ئەمێنێتەوە بۆ تاریخ خەیلی مەردمانە سەفڵەیە بێشەرەفێک و تەرەفدارانە حیزبی و کورد بازانە بەرساختەیە حاکمیەتی وا واتان کرد بە مردمە ئێمە وا ئەگەر ئێمە بەرمان بە ئێوە نەگرتایە و ئەگەر ئینسانهایی لە خۆبردوویەکی ڕۆح گەورەی کوردی نەواینا و بە پوڵ کارمان کردایە وەکو ئێوە فاسد دەمێک بوو فاسد بوون گشتان بە فاحشێکی کێشیاون و ئێمە شکۆمان هاورد تۆ فکرەکەی عەلیە خامنەئی لەو سەروبەندە شکستە ئینقلابە مەحسا هاتووتی قەومە کورد قەومە پیشڕەفتەیە و تۆ وتکێسی گەڵ دڵپن هەڵپەڕکە ئەکەیت و هەڵەخەیت و داخەیت و ئەحیانەن نەکونەوە قاسملو وتکێسی نەکونەوە قەحبەکانە قەندیل وتکێسی و ئێمە وتی و ئێمە وا دەست گەورەترین معمارانە دەوڵەتسازیی جەهانمان لە پشت و بەستە و حاڵیتە مشتی جوانە کورد خەڵکە عادێ بێ هەمە چیز کریا بە کورد ئەحیانەن خۆنانم نادەن خۆ لە پوڵە جوانەکەی حکوومەت ئەقلیمتان نادەن لە دۆلارەکانە سەدام حوسێن نادەن خۆ لە دۆنارەکانە سپای پاسداران نادەن خۆ ڕۆژێ 12 ساعات و 13 ساعات کارەکەم بۆ تەمینە مەعاشە زەندگیم تێم کۆمپرسی دانایی ڕژێنمە ملتان لەبەرەوەی کاول نەون ملکه توی انگلیس چجوری خط قرمزه؟ هنگامی که دختر جوانی بود پدرش
زمان جنگ جهانی دوم، در دوره جنگ جهانی دوم شاه انگلیس بود. پدر رو کنار گذاشتن، این دختره شد شاه ملکه به اصطلاح انگلیس. الان 70 ساله که این یک تنه شاهه. همه جریان روشنفکری و غیر روشنفکری انگلیس و بریتانیا میدونن این نباشه اون مملکت میریزه، میپاشه اصلا. اما در ایران یک گروهی خب ئێستا پۆفیوزەکانن دموکرات و کۆمەڵە وا لەسەر دموکراسی ئەبزارە دەسە غەر بوێسیاگن. ئەم قسانی حەسەن عەباسیە بیسن چ ویەگە خۆن دێ ڕازەکە مەگەر ئەنگلا مێرکل 17 ساڵ لە ئەڵمانە حکوومەتی نەکرد، مەگەر نەیکرد، مەگەر ڕئیسە حیزب سەوزەکان نەبوو، مەگەر مەلەکەی بریتانیا 70 ساڵ 70 خوردەیە ساڵ حکوومەتی نەکرد، مەگەر لە ئێران نەهادە انتخابات موجود نییە، مەگەر ناوی جمهوری نییە، مەگەر ئێوە حیزب دەوڵەتە ئێران نەبوون، مەگەر ئێوە حیزب مسلح یاخیە دەوڵەتە ئێران کە مجرمن و محاربەتان کردگە و ئەسڵحتان کرد کەس لەدەست نەبوون. پۆفیوز تۆ چۆن مبارزەی دەست پێکەی لە ئەووەڵ و مجرمی و هەر کەسێک بگرن لە ناوتائیشی بیکوژن، چۆن مبارزەی واکەی؟ هایسە ذاتی نیە دەوڵەتە ئێران یارانە من بگرێ و گیانە ذاتی نییە. من ئەبایەکم نییە با 100 نەفەریان بگرن، با 100 نەفەریان بگرن ئەو جان مەجالە دیبەیت و ڕوبەڕووبوونەوەی ئێمە و قەلای قەومە فارس ئەمسال ئەم تریاکیانە دەست پێ بکات تا من شیر و پیڕیان بکەم لە عمومە، دا بزانم خۆیان لە پاستۆر ئەگرن یان نەیگرن. کلاً مسئله و دغدغه‌شون اینه که چرا ولایت فقیه 30 سال دوام آورده تو دوره مقام معظم رهبری، چرا یک نفر حکومت میکنه اینجوری. اصلا کل تلاش جریان اصلاح طلب این بود که در 1168 که امام رحلت کرد و اصلاح قانون اساسی صورت گرفت، مسئله شون اینه که چرا 30 سال یک نفر حکومت کرده. آقا مسئله نەمەسە بۆچی 30 ساڵ یەک نەفەر حکوومەتی کرد. ئەزانی بۆ ئاغای حەسەن عەباسی ئەگراوەکو بریتانیا نییە، چون لە بریتانیا سنتێکی تاریخی لە خاندان وینزۆر و پادشاهی موجودە. 1000 ساڵە لەم بریتانیا تا بریتانیا دروست ئەکرێت. لە 500-600 ساڵە پێشوو تا اتحاد بین اسکاتلند و پادشاهی اسکاتلند و پادشاهی ئینگلند سوورەت ئەگرێت کە ئەوێتە یونایتد کینگدۆم. لقلا كينغدوم موجودة. متوجهوي؟ يعني طبقية أشراف الزميندار موجودة، طبقية روحانية موجودة، طبقية بقى حاكم موجودة. تاقرا قلت أمانة تداوم بشتل بشت انتكي يكتريا بوي مجلس اللوردكان موجودة. أحمقي لدايك أوي دوكا كنزينتونة لدايك نوق مليار ثروتي هز لو وسط لندنا حالته. ولي أهد أويتو برنس أوف ويلز كسي ناتواني بيجي أما جيجي توس بو خاطري أشرافية متداومة بريطانيا ولا بشتي أجيني ميكي جين ناو حقيسي جدا درجت بكر باتشاو بيشي باتشاوي علي خامنئي بچك آخوني كي تولي يهودي سبيون تكر رفسنجاني سبيون تك حكومينية سبيون تك مشتي بابتية حلبي آواي وخاك سفيدي وسردار سلامي وسردار صفوي وسردار أحمق صوزلية رزائي أمانا مشتنا متعلق هندي قرجي أرمني آسوري يهودي حاورد بأمسر زمينة لنا وزاق نشينكان وحلبي آواكان وجوراواكان وزوراواكان لكنار يكتريا قراري انقلك أرباب قولة دائمين ياقب عنوان فاسد دوما دوة إيراني شون ملدنو علي خامنئي السيسار بيخوا شون ملي بيدن مگر علي خامنئي تمام أماني كرانتيان خوارقلتي يچلو 3 سال دولة جمهورية إسلامي قشتيان بكجيت یا گشتیان تسلیم کرد باوەڕیش پێیان ناکات مشتبای کوڕی دابنێت ئیشی تەجاوز بکەوە تەک تەکە ژنەکانیان فیلمیان لێ بگرێت لەبەر چاویانە تا کاوراس و هەڕووداری نەکا بۆ مشتبا وەنە ئەتفاقەوە ناکەفی گشتی جەهشی کردگە نایارێ عەلیە دەست قۆڵ بیوات منە مازانم پس ناوێت و بریتانیا حیچ وە خیاڵ ڕاهاتوێت ناوێت مقام معظم رهبری شد. رهبر دغدغه اینها این بود چجوری میشه
رهبری رو دوره‌ای و 10 ساله کرد. مثلا پروژه اصلاح طلبا این بود، پروژه هاشمی اینا این بود، پروژه خاتمی اینا این بود. محسن کدیور و جریانی که پناهنده شدن به آمریکا، اینا پروژهشون این بود که باید ولایت فقیه دوره‌ای میشد. بعدم سازمان سیا اینا رو برد اونجا و پشتیبانیشون کرد و حمایتشون. حسن عباسی ولاية فقيهش دولي بيت ايوه توان التشكيل ملة ايران تانوغا قرفتار مدس منه دولة ايراني توان اعتاكر دنا حق تابعية ايراني بآحاد مردمان امسر زمين نوغا ملة ايران بوجود ناتك دولة ايوه دولة ملية برامد زرادة حج كسيقنية اجماع الدورية رهبريته ولايته شوراي الرهبريشتان بحج وين ناقات هیچ وقت توان دروست کردن دولت ابدی در ناوی چون ایمه هاتگین ناتوان شکستتان ادین پیتان مود نابودتان اکم نابودتان اکم هرچی به دست من و خودتان اشار لو کلام من روج و روج نفوذی بیشتره وی لم سرزمینه روج نیه من یاره تازم به پینه پیوندید لتاكسيا لمزقوتا لخيابانا لناو الدسا كنشكي كي دانشقاهية كلام عخيزة كردوار سربخو بوغسو مبناي حركة مردن بوجيان روش مريان بوشو كردنيان جنها وردنيان كاسبي كردنيان تو فكرة كي اتوانيد مادام مردم من دوابي قرد مردم من ابزار شكوها من بريد مجيان دان بوشكو خويا اما اتفاقا ناقف يا اغا حسن عباسي من تاتي داستانا كم خويندقا والتراحيم كرقا بودان لقرابو اولين بار لتاريخا مردم كايما واخيزيان بين بكربوين وايوه بشوين دس ايما هاتن ودوريان يق لدواي يق سنگرتان دوران کرد و خب داماد اینا وزیر ارشاد بود، اون عطاالله مهاجرانی، خواهرش نماینده مجلس تهران بود جمیله کدیور. جریان روحانیت درون جریان چپ یعنی مجمع روحانیون مبارز در قم و مجمع روحانیون مبارز در تهران، آقای کروبینا، خاتمینا، خوینی ها و غیره و همین افرادی که نام بردن و مجمع محققین مدرسین که جریان مرجعیت اینا محسوب میشه در قم، اینا تلاششون این بوده ولایت فقیه رو بزنن. یعنی ما یک جریان روحانی شیعه در درون حکومت جمهوری اسلامی داریم. اینا و او من بو موتم بردوامي دولة إيران بشيوية تقسيم قدرة إمكان ناپذيره وساختار بناو إيران نامينيت در يك صورت ساختار بناو إيران أمينيت أويش بايوسي كردن وأبدي كردن هيكل الرحبرة وختمية كلامه ناو منيا سلطان ولي سلطان پادشاه سلطان ايوه اشبو جانشين علي خامني وابكن وقرنشتي بناو إيران نامينيت چون إيراني نه تاريخا موجود بوغا نه ايوه توان دروس كردن ملة جديدة إيران تان بوغا اما من بو متمشي در أقلية لمسر زمينة ايوه هاوردن من بو ومن نعلم هو كاربكا استداد جان كاك جان مخاطب إيما متوجه بوي كباشني عشيل دولة إيران تشيعنية فقه إسلامينية بلك التداوم السلطس بلك أبدي كردن ساختار الدولة لإيران لم جي قسك بيجن إيران مشكلة أوي مشروب خواردن تونية سكس تونية مشكلة أو حج كاملة مانية نار زايتي توش حج كاريك ناكات تو حج ناوريت خيلي ترسياق تلوي تشتي بوريد وين وسربتك واو دسيوه مسئله اول و آخرشون زدن ولایت فقیه از حیث تئوری های فقهی. این کمکاری ما بوده دیگه. مسئله دوم اینه که ما چرا این اشتباه رو مرتکب شدیم و کار انجام ندادیم. خب ایسا کار تئوریک مهم نیه اوان خلیکن به صورت فقهی ادن ولایت فقیه هل تکینن اما بیکار دانشکن تئوری من دروس نکرده پاشنه عشیلیان نبونه تئوری مبنای حرکته مبنای مشروعیت بخشیه مبنای جبهه حق و باطل دروس کردنه
چۆن کورد بازە دەمە قۆپان باز 100 ساڵە کورد بازیەکەی تئۆری کوردیت نییە چون تەوانە عەقلیەکەیت نەوە بۆ نایبێژی تەوانە عەقلیەکەیم نەوە چون دقیقاً هەڵبژێریای تەوانە عەقلیت نەبوو وەختی تەوانە عەقلیت نەبوو شەرەفیشت نییە وەختی شەرەف نەبوو وجدانیشە نییە دەرنەتیجە ئەوی تۆ ئەبزارت دەست دوژمن بۆ نابوودیە کورد هەروە پێلەقەمەشیایە نابووتانم کردایە نسبت به آقا ببین انگلیس چجوری ساختار حکومت چجوری انگلیس ثبات داره اصلا دلیل ثبات انگلیس ثبات آمریکا ثبات فرانسه اینا چطور ثبات سیاسی رو حفظ میکنن تا ببین وقتی شما رأس نظام رو ثبات درش داشته باشی این پایین بالاخره دولت ها میان میرن کارایی میکنن دیگه 4 تا سد زده میشه 4 تا جاده زده میشه 4 تا اتوبان زده میشه اما اگر اومدی گفتی که نه خیر اینا دموکراسی نیست چرا ولایت فقیه نمیدونم شورای نگهبان اینجوری رد صلاحیت میکنه مادامی که ولایت فقیه باشه دموکراسی وجود نداره یه دونه دموکراسی به من نام ببرید مگه شما میگید مهمترین دموکراسی دنیا انگلیسه مگه نمیگید اساس دموکراسی از انگلیس اومده انگلیسی‌ها که 700 سال دموکراسی دارن الان 70 سال یه زن داره بهشون حکومت میکنه میدونن این دموکراسی مادام این که این زن نشست تو کاخ باکینگهام حالا حزب کارگر یه نخست وزیر میفرسته این ناموفق میشه میره کنار حزب لیبرال یه نخست وزیر میفرسته یه روز بن جانسون یه روز مثلا گوردون براون یه روز مثلا کیک یه روز خانم تاچر بالاخره این نخست وزیرای جناح‌های سیاسی میان و میرن کارو انجام میدن شما در میان مدت و دراز مدت موفق میشی که کشور انگلیس رو بسازی کارا رو جلو ببری هایسا غشکه والکوی ام اجه اشی جمهوری اسلامی حفظ کن لأساس امان اشی دولت ایران حفظ کن متوجه ون بازی جنگ بین جمهوری اسلامی و دموکراسی و سکولاریزم بازی مشغول کردن توس که بازی اصلیه که نوینی حفظ و ابدی کردن دولت ایران متوجه بوی استبداد خاصة حكومة الشيعة وشريعتي خاصة يا حكومة اللايك حرف كان بقراءات إيرانية أبيتو شر لسل اللحافة ليفم ملا أغيان متوجه بوي استعمل بازي جديدة نماتواني بسورة انقلاب نمايشي بيكين استقيما اوينو تيميك تبينكين او اونو تيميك تبينكين هني جندو من ديش جمع كينو احزاب الدر تبعيد و ايرانيان الدر تبعيد تيرين لا يكتري خو اهلينا بيباو يكو دانشين توافقات بكين تكي يكتريا اجماع من لسر اويتا حكومة ايران نشيويت تا ابديو بكينو ثبات يكو بيجي يعني دولة ابدية امريكا ولا بيتانا وقتي لسر مقولة كي ترامب برلمان أمريكا جيا وتم أساس تسوير نظام السلطة الشيعة لبيتاتي چون كارل شميت ايجي مردم بازنمایی اويتو لمؤسسات دولت وقلنا مردم موجود نيه اما اگه اومدی گفتی نه باید یک مدل حکومتی به وجود بیاد به همین سادگی که کسی رو میبریم بالا به همین سادگی بیاریمش پایین فرد میشینه تو دانشگاه تهران و جای دیگه سر کلاسای علوم سیاسی میگه سیاست یعنی دموکراسی یعنی که به همین سادگی کسی رو بردی بالا به همین سادگی کسی رو بیاری پایین خب ببخشید استاد الان جنابالی اینجا ایستادی تو دانشگاه داری درس میدی ما همین الان ما چند تا دانشجو تصمیم گرفتیم شما از درجه استادی خلع میشه یعنی امکان پذیره ما همین الان شما رو خلع کنیم چند تا راه داره ما درس شما رو نگیریم اولا ما همه با هم از کلاس بریم بیرون ابسترکت کنیم دوم اینکه بریم درس شما رو حذف کنیم با یه استاد دیگه بگیریم سوم اینکه نه ما نظرمون اینه که شما درجه استادی خلع بشی از دانشگاه بیرونت کنن مبتنی بر چه بالاخره قوانین مقرراتی هست یک قوانین و مقرراتی بوده شما رو آوردن طبق اون قوانین و مقررات تبدیل کردن به استاد الان هم یه قوانین و مقرراتی هست که این درجه رو از شما میگیره بسيار عادي أو قوانين ومقررات بناء وقوانين ومقررات وسنة هاي أبدية إيراني لا هو موجود نية شون تاريخ زن برساختاز جعل ودروس أما نكتة أول نكتة دوم متوجه وإنسان كردي ديمقراطي كرستي دستتونية ليبراليزم كرستي دستتونية كردية كرستي دستتوس
لیبرالیزم، دموکراسی، فاشیزم، ناسیونالیزم، کمونیزم، سوسیالیزم کرسته دس نظام سلطه طالب بازی دولت ملت و سیستم بازاری لید بوات و بتاری یا ام یا او یا پارتی یا یکیتی یا کمالی یا دموکرات یا پادشاه یا ولی فقیه یا رئیس جمهور یا پادشاه. اوکی؟ اما بزار دستون یه اما دولت ابدی اکاتو حالیته نقد کارل شمیت بر لیبرالیزم اما بو که حکومت رایشه آلمان خیلی قشنگه بو خاطری وی حدشی اشتباه توانی بخیت مل هیتلر با خودکشی هیتلر آلمان نجاتیه وی بلام بدان نقش هیتلر با پارلمان بحياتي بدس برلمان نجاتا ناوي أحمل أون تقي تيرن تقي أون نقي تيرن نقي أون جواد تيرن جواد أون نجف تيرن بحياتي لدسي نجاتا ناوي متوجه بي قوانین و مقررات کی گذاشته؟ همینجوری ما رو هوا بلند شیم بگیم آقا مردم فردا اومدن تو خیابون بگن آقا جان ما فردا راحت میاریمش پایین. بابا یه قانون اساسی هست، یه مقررات انتخاباتی هست، با یه چارچوبی کسی میره بالا. اون دموکراسی هم که شما درس میده تو خودشون همین جوریه. در بسیاری از حوزه ها قوت و اوکی آقای حسن عباسی با یه چارچوبی بالا میره. من لگرا تو کارشناسان سپاه پاسداران وقلای قوم ایرانی دعوت اکین در مورد چگونگی قدرتگیری آیت الله خمینی انقلابون 57 مشروعبون سپاه پاسداران قصه بکەین نظرت چیه؟ سازوکارێکی خۆی وا لە خۆی ناوێت تۆی فاسد بێژی من سپاهیم هاتکم لەگرا طبق قانون وامە سەر ئەم مردم و ئەمنیەت وا لە دەسما و غوڕقم کردگە و بە قانونت گرم خۆی وا ناوی هەروە کرێ ئێشی ئێمە ئێسە بپرسین تۆ لەکوێ هاتکی چۆن هاتکی دەرەنجامە چی هاتکی چۆن ئەدعاکەی کە بەرامەدە لە ئێرادەی مردمی تا من ثابتی بکەم تو درۆکەی غەشە کردگە کڵاوبەرداری تۆ سپاهی نە ئینقلابی بووگی نە ئینقلاب و کردگە نەشتات ڕۆخانگە تۆ مشتێ پێپەتیە درۆزنە خاکسفیدیە حاشیە شاریە حەڵەبی ئاواییە زۆراواییە تورکە یەهودیە گورجیە ئەرمەنیە نامتەعەلقە هندی تەبار بووی کە بە بودجەی 180 ملیۆنیە دەوڵەتە موەقەتە بازرگان تیتە منسەی زهور و بە حقوق بێ ئەم سازوکار دارە هەمینطۆری نیست کە کاملا دروستە هەمینطۆری نیست تۆ بێژی ملەتە ئیرانیشی بێ سابەتی بکەی تحریمە تەمباکو بۆ دروستەکەی لە خۆت و میرزا حەسەن حوسێنی لەکوێ دەراورد لە گیرفانتا تۆ انقلاب مشروطة بدون هبون زمینه های مادی چون اتفاق کفی انقلاب مشروطة بدون تبیین نظری چون اتفاق کفی مرتی که همینطوری آسمون اومد امر به همون مشتبه شد هر والا خویوه وڵاو کەنیشکێ چووە تاران و زەڵفەکانی وە دەرەوە بۆ حۆلێ بوو ناوی ژینا بوو داکەف مرد و خەڵکەکەەوە خیرەتی بەری خوارد و انقلابی کرد و ئەفەری خەڵکی انقلابی کورە درۆزن چاو دەرهات مەرتیکەی درۆزنە فاسد ئەم ڕەماڵیانە بۆ ئەمەت بکە من نایەڵم گەلە کۆمە لە ئێمەی مردم بکەن نایەڵم گەلە کۆمە لە کوردان بکەن نایەڵم تاریخ کورد ئێمەی داگەسە دەرەوە نابودتان ئەکەین خۆتان ئەربابتان نظام سوڵتەتان نابودتان ئەکەین کەوتەگنە حەپە و پەلوەشاندن نە کارای دموکراتی حیز و پەکەکەی یە حیز ئیستە بێم کڵاشینکۆفەکان بکەمە ما تەحتتان چیتان کردەوە کڵاشینکۆفەکاندان کڵاشینکۆف زەنگاوی حیز چیان پێ بکەمەوانە گەورەترین فەتح تاریخمان کرد ئەربابە ئەمریکاییمان داوە ئەرزا بە پرۆژەی 100 میلیارد دۆلاری بەشێکی ئێوەی فاسد بوون هەڵی بۆ ئیسە سیاست یعنی چی ڕەهبەر سیاسی یعنی چی زد به کیفیت دموکراسی ما از دو تا دموکراسی اصلی یعنی از انگلیس و آمریکا بالاتر. حالا انگلیس مال آمریکا پرزیدنشاله یعنی رئیس جمهور محوره، انگلیس
پارلمانتاریستی مجلس محوره. ما چون ترکیب هر دو تاشو داریم، دموکراسی ما از آمریکا و انگلیس قوی تره. خب شما پارسال دیدید دیگه وقتی که این ماجرای ام دلیل تیلیتی دروکا دگوادی دموکراتی مچه هجری 20 سالت پیدا بس سر حزب دموکرات گواد کومالای سی ابراهیم علیزاده 40 سالت پیدا بس من کومالا گواد پککی حپل دایگ بوگا حپل دایگ بوگا دیتو با چه استدلالی رو تشرامه ها با چه استدلالی گواد پارتی ویکتی لوتی جلال بوگا صاحبی سی لوتی کرکانی هن صاحبینی لوتي ملام الشماب وقا صاحبي سي لوتي مساها سكركاني صاحبيني دروكا توي قلقنيك وشي أروي تشرامه وشي خلاف النظر بین جو بایدن و دونالد ترامپ به وجود اومد، نتیجه انتخابات رو نپذیرفتن، طرفدارای ترامپ ریختن مجلس رو اشغال کردن و 5 نفر کشته شد. شما تو ایران هیچ وقت نمیبینید که هواداران جناح سیاسی برن مجلس رو اشغال کنن، کشت و کشتار کنن. نهایتا میان کف خیابون هم درگیری اجتماعی انتظامی دیگه. اما آمریکا این اتفاق براش افتاد. اما ما اومدیم هی مدام ولایت فقیه رو کوبیدیم. جمهوری اسلامی دموکراسی نیست. چرا دموکراسی نیست؟ چون یه نفر 30 سال داره حکومت میکنه. آقا مهمترین دموکراسی که اصلا دموکراسی از اونجا اومدی، از انگلیس. الان یک نفر 70 سال داره حکومت میکنه. آقا نمیدونم اینجا به رأی اون تازه دولت در انگلیس به رأی مستقیم مردم نیست. اولا انگلیس شاه داره، ملکه داره. 1 2 در انگلیس شما احزاب رو انتخاب میکنید، هر حزبی در مجلس اکثریت بود او نخست وزیر انتخاب میکنه. مستقیم نیست. کجا مستقیم؟ آمریکا. ما هم شبیه انگلیس ساختار حکومت مرکزی و اونا ملکه دارن، ما ولی فقیه داریم، هم شبیه آمریکا رئیس جمهور و مجلس و غیر و ذالک به رأی مردم انتخاب میشن. از ما که پیشرفته تره. اما ما این کارو نکردیم. ما نیامدیم حفظ نظام رو از حالت تعبدی که امام فرموده از حفظ جان امام زمان هم واجب تره بیاریمش تئوریزش کنیم و تبیین کنیم برای مردم بدونن این قضیه چیه. خب چرا تبیین نکردی آقای حسن عباسی؟ ادعاکتان خود طبق خو ادعاکن کر ابو علی سینان و مولانای سپیون و فارس تخم الزول و ایرانی الزول باسوادن قشتتان اساتید مختلف دانشگاه جهانن بو تبیین نظریه ایرانی تان نکرگه کر رحیز حتی من تبیین نظریه کردیم کرد. حتی من كوتم جان مقوله ایران شاری بازی تان وان نتان توانی تبینی کن وکو سگ قوزتان هاتو جمتانم کردو. ها؟ بو نتان توانی. میلیارد ثروتتان بو. هزاران مراکز مطالعاتی دستگاه حقیقت سازی تان بو. من به یک موبایل دسمو کردیک لجنس ام خلقه بترخان کردن بشیکی فرل تمنم بو بدابین کردن بجی و جیانم سندن پاکت سیگار تیکه نان بوی حناسه یک بیت بموبایل کی دسمو فاحشه قل جهانی نام متعلق نابود دانم کرد یک دانه موبایل. بو نتان توانی تبینی کن. ایسته گرکتانه تبینی کن دا تبینی کن داده تبینی کن. تو ناتوانی ایرانیت تبین کی. تو ایش ایرانیت تبین کی که پادشاهی هست و مالکیت تمام و مطلقی بر سرزمین های قلم روی خوی هست تا مالکیت ملی ایرانیت معنا پیاکا تا بعدن ساختار تیولداریت معنی پیاکا تا بعدن شهرسازی کان معنی پیاکا تا بعدن مردمان نا به همه چیز نامتعلق فاقد مالکیت معنی پیاکا تا به مقوله دولت مدرن ملت تراخمی زشت کثیف رعیت برده ایرانیت به منصه ظهور بگاد. حالید بو تو نتوانی تبینی کی چون ایران امروز ممکن ناوید
ئەوە نەقص زافەکەی تۆز خراو گیرێکت کردە تۆم نیاگەسە سەرە حەڕە نیاگمەسە سەرم مشار بەر ئەڕۆی ئەدڕی دواتی ئەدڕێنم فکرتان نەیەکەن لە کورد بخۆن خراو خواردان لە کورد. این دوتا نکته که غربی ها رو چرا تبیین نکردیم، داخل چرا تبیین نکردیم و حتی خود آقایون خانمایی که شنیدن دیگه، آقایون خانمایی که مدام این کلمه حفظ نظام از اوجب واجبات است، از حفظ جان از نماز واجب تر است، از حفظ جان امام زمان هم واجب تر است، وقتی اینو میگید متدینا میگن یعنی چی گفته این جمهوری اسلامی باید مثلا بمونه امام زمان فدایین بشه؟ کی اینو گفته؟ میگیم امام راحل گفته. اولش با تردید نگاه میکنن تا سند بهشون نشون میدین میگن که ای وای امام گفته، ولی باز فقط میگن چون امام گفته سکوت میکنی، ولی ته دلشون میگن یعنی این جمهوری اسلامی باید بمونه تا امام زمان، این جمهوری اسلامی از جان امام زمان واجب تره. و بعد تو صحرای کربلا اسلام نیمبند اون روزی که مونده بود زمان یزید حفظش از جان امام حسین بالاتر بود دیگه. امام حسین فدا شد تا اسلام نیمبند دوره کربلا بمونه. ما این خطا رو داشتیم، این غفلت رو داشتیم، این قصور رو داشتیم. قصور، کلمه قصور کوتاهی، مقصر کلمه مقصر به کسی میگن که قصور کرده. ما مقصریم یعنی چی؟ یعنی قصور کردیم، کوتاهی کردیم و تبیین نکردیم. از این منظر جلسه گذشته بۆ حەسەن عەباسی تەبیینتان نەکرد بۆ شکڵ حاکم بوونە بە سەرزەمینە ئێمە بە تەمەدونە کوردیە ئێمە ممکن نەبوو ئیلا بە نەمایشاتێک کە ئێوە کردتان و من لە ئاخێزنامە دەرمخست. بۆ ئێوە نەتان ئەتوانی تەبیینە نەزەری کەن مشتی تاریخ جەعلیتان هاوردەمە پەیمانە حەیدەری بوو هات دەرمۆردە ڕادیۆ قسەی کرد، دەرمۆردە شکرڵڵاه بابان قسەی کرد، دەورێ دەرساقی وەلای مەجنوندا لەیلاسا بوێر وەلای مەحزوندا ئەم دەنگە کاو لە مردمە کوردی کرد. ئەدەبیاتە تەکیە وە خانەقا ئەشعار سۆفیانەی فاسد و خانەقا سازە نظام سڵتە لە ڕادیۆ کوردیە تاران و ڕادیۆ کوردیە بەغام و بەتایبەتی ڕادیۆ کوردیە تاران بە تەعمە ئاریایی و تاریخە ئاریایی و کوورش و ئەفراسیا و ڕۆسەم و زۆرا و بارام کردێناوە مەغزە مردمانە ئێمە ڕادیۆ بە موسیقی. ئێستازانی بۆچی حەسەن زیرەک و مفتی بە حقوق دەوڵەتە ئێران گۆرانی بۆ ئێمە بەجێهێشت؟ مەشایە حەسەن زیرەکێکیان بە هاوردایە بە تەماعە حەسەن زیرەک و شیعرەکانە شکرڵڵاه بابان نسبەتە ئاریاییگەری تەکە مردمە کووردا بکریایەتە ناو زەهنە مردم ئێمە. بە دەنگە خانومە پەروینە مشیر پەناهی ئەگەر اشتباه نەکەم و ئاغایە شکرڵڵاه بابان ئەمە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆوتی ئێوەش بڕۆن هەرچی ڕۆژە ساڵگەردە ڕادیۆ تاران بگرن فاسد و کڕ فاسدە بنە دەوڵەتی ئێرانی تۆخمە جوولەکە هایە تەوتە ئەکەربەن عەلەیه ئینسانە کوردی و جەهانە کوردی. بۆ تەبیینیان نەکردگە بۆ خاتری ئەوەی بە هاتووهوریا تەنیا کەسێک کە هات ئینقلابە مەشروتەی بردەجێرە سوعال من بموتم درۆکە چون منم زانی کاربردە ئینقلابە مەشروتە چییە؟ زهوردانە بە دەوڵەتە ئێرانە. منم زانی فازە دووەمە دەوڵەتە ئێران تەراکم سازی بێ همە چی سازی و هیچ و پوچ سازیە لە ژێرە ناوە ڕەوایەتە دینی بێ ئەخلاقکردن گسەستنە پەیوەندهای ئیجتماعی تا فازە سەوەم بەرەو دەوڵەتە ئەبەدی بردن بە نەمایش و شەمۆرتی بازیە انقلاب مردمی. سێ مەرحەلە سێ انقلاب جەعلی بەسەر مردمێکی نەوگۆ بەسەر مردمێکی دووچارە شەهوەت بووگە کە لە فەربەوە سەحاڵیتان بوو خۆی اعترافەکە 43 ساڵە قسوورمان کرد جدەن بۆ خەریکە چی ون باویگەن خەلی سەرتان شلوغ و وەکو من ڕۆژی 14 سەعات بۆ بژێوە ژیانتان کارەکەن نێنە مەراکز مهمە حکوومەتی و سەردار و سەرتیپ و وەقەلای قەوم و سمینارگێر و ئوستاد نیەن شەهواتتان ئەتفاعی پەیان نەکردگە فکرتان لێ نەکردە و ئەی چۆن من دیپلۆمە ڕیازیم ها
ئەی چۆن من کوڕ کوردێک خەڵکە عادی توانیم ئەم کارە بکەم، ئێوە نەتانتوانی. ئیستە شکستم پێتان هاوڕ نەمایشەکە نەچووە بەرەو ستێن تەبیینی بکەن تا بە ئیجماع بگەن دادەی تەبیینی کە عادەی تەبیینی کە جا ئەو وەختە کەوتە گیرە من ئەو وەختە لەسەر تیکە تیکە ئەگرم، لەسەر مالکیت ئەگرم، مالکیتە ملی ئەدگرم، لەسەر ملت ئەگرم، لەسەر دەوڵەت ئەدگرم، لەسەر قانون ئەدگرم، لەسەر ئازادی ئەدگرم، تیکە تیکە ئەدگرم. مۆتەکەی مەرگە دەوڵەتە ئێران و نظام سڵتە ئاخیزە کوردەوارە سەربەخۆست نابوودتان ئەکەین. وتم ئاخرین شۆڕشین، وتم لە دڵ زامەکانمانەوە هاتگینە سەدەرەوە. بارها دیمانەیە جان ئەف کەنەدی و کارڵ مارکسم هاوردە بەرە چاوتان، وتم نەتان فەهمی نابوودتان ئەکەم. وتم جان ئەف کەنەدی بە ڕۆژنامە نەگارەکان وتی حەقی مارکسدان نەدا، باوک ساحێومانی دەراورد. حەق مردم و کورد و ئێمەتان نەدا، باوک ساحێوتان دەرتێرم، نابوودتان ئەکەم و نابوودتان ئەکەم. تەنیا کەسێکە لە پیچیدەگیە دەستگاهە فکریە ئێوە و ڕەماڵیە ئێوە سەری دەرهاورگە منم. تەمامە چەم و خەمەکان ێزانم. به مفهومی پرداختیم به نام حفظ نظام در حکومت آمریکا که 3 مؤلفه داشت. خب ئەوەی کە منم شەوگوزارشمدا بۆ ئێوە هەروواکە لە سەرەتاوە بەدێ ڕەشێعر وتم آخر شعر حجیەتی هەست بۆ پەروەردشی یافتگانە تکیه و خانقا. خوشتان باشد که سر دلبران گفته آید در حدیث دیگران. سەرەتا مقدمەی هاتم لەوەی کە جامعە ئەگەر سەری نەوێت، جامعە ئەگەر دەسەڵاتە گشتی نەوێت، نوع کالای کە تەولید دەکرێت بە تایبەتی کالای فکری، کالای هونەری کە شەیء وارەگی نییە، شەیء نییە، چت نییە، قیمەتگوزاری لەسەری ممکن نییە. و ئەمە کۆمەڵگاس ئەگەر سوورەتە دەسەڵاتە جەمعی گرتوێت ئەمە ئەسێنێ. ئەنا هیچ کەس ناتوانێت بێژێت فڵانە گۆرانی بۆچی ئێشێ قیمەتی 10 ملیۆن دلار وێ، بابەتێکی بابەتە ساعەتە کارێکە مەسرف بووگە بۆی، بۆچی ئێشێ فڵانە کتێ و ئەو 9 ملیۆن دلار قیمەتی وێ. ئەوە بەعزێ کارە کە تۆ نە بەر ئەساسە زەمانی کە بۆی سەرفەکەی، بەر ئەساسە ئەرزشێکی والای فەرهەنگی، جەهشێکی والای بینشی و علمی کە بە مردمەکەی ئەدات دانەیەک مهمەکە. ئێمە کارگەرانە زاهرەن لە هەر کوێم دنیا بۆینا کارگەرانە ئازاد کریاگە لەلایەنە جامعە بووین کە ئەنباشتە بەسیرەتمان لەلا بوو و ئەبوایە جامعە ئێمەی لە کار ئازاد کردایە تا کارە فکریمان بکردایە تا بەسیرەتمان بە جامعە بایە. وەلێ لە ناوە ئێوەمانانە من حتا کارگەرترم بە نەزەرتان مەرغوبترە. بۆی ڕۆژانە ئەوەڵ بە قژەشانە نەکریا و کرواسە ئۆتو نەکریا گاتمە بەرە دیبیت چون ئێوە حەزەکەن بەوە. و ئێوە نەتانزانی من و یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و بە ذهنیەتێکە لە ئێوە دروستمان کرد و بە هاوکاریە ئێوە لە ڕاستاوی مەتنە ئینقلابی کوردانە شکستمان بە گەورەترین نوێنەرە یەهود جەهانی دەوڵەت ئێرانی هاورد. گەورەترین تئۆریسیەنگە لە دنیای غەرب لە پشت ئەم پرۆژە بوون شکستماندا و ناتوانین بیوەنە بەرەوە. موژدەتان پێ ئەدەم سەرزەمینە کوردان تێرینەوە، موژدەتان پێ ئەدەم بە مەچەکە یارانە ئەم سەرزەمینە نظامە سوڵتەتان بۆ ئەتەقێنین و ئەیتەقێنین. لایەوە خۆش.